سەرچاو بەخێر بن بە ڕێزان. سەرچاو بەخێر بن. سەرچاو بەخێر بن، زۆر بەخێر بن. یاران وەسیەتم ئەمە بێلاتان، هەرچەند کەوتومە دوورە وڵاتان. یاران وەسیەتم ئەمە بێلاتان، هەرچەند کەوتومە دوورە وڵاتان. سەرچاو بەخێر بن. وەسیەتم ئەمە بێلاتان، هەرچەند کەوتومە دوو. سەرچاو بەخێر بن هەموو لایەکتان، ڕێستان هەیە. هەر بژیت کاک شەماوە. سەرچاو کاکە برا، زۆر بەخێر بی. کاک نەجیب و بەڕێزان و ئاجزاینتر هەمووتان بەخێر بن، زۆر بەخێر بن. گۆڕەکەم لە ڕێی خێڵان بێ، نزیک هەوارگەی جاف و گۆران بێ. تەنیا گۆڕەکەم لە ڕێی خێڵان بێ، نزیک هەوارگەی جاف و گۆران بێ. چێڵێکی بەرزیش بەقەد بەڵای شەم، چێڵێکی بەرزیش بەقەد بەڵای شەم. لە ژوور سرم بێ بێزیاد و بێکەم، لە ژوور سرم بێ بێزیاد و بێکەم. وەسیەتم ئەمە بێلاتان، هەرچەند کەوتومە دوورە وڵاتان. یاران وەسیەتم ئەمە بێلاتان، هەرچەند کەوتومە دوورە وڵاتان. سەرچاو هەموو لایەکتان بەخێر بن، بەخێر بن، زۆر بەخێر بن. تاقی بڕۆی ئەو ڕزدەگاهی جانم بێ بەشەو، تاقێکی شوێنەی تاقی بڕۆی ئەو کە سوجدەگاهی جانم بێ بەشەو. بنووسن بە خوێن جەرجی سەر کردو، بنووسن بە خوێن جەرجی سەر کردم. کە من بە تیرەی دەستی شەمردم،
کە من بە تیرەی دەستی شەمردوم یارن وەسیەتم ئەمە بێلاتان هەرچەند کەوتومە دوورە وڵاتم یارن وەسیەتم ئەمە بێلاتان هەرچەند کەوتومە دوورە وڵاتم سەرچاو بەخێر بێن بەڕێزان. سەرچاو بەخێر بێن، سەرچاو زۆر بەخێر بێن. ئەو شەماتە تاریچینە بزارە و چیان نشینە چونکە ئەو شەماتە تاریچینە لە دەشت بێزارە و چیان نشینە بەڵکو هەڵکەوێ لە ڕاگوزارێ بەڵکو هەڵکەوێ لە ڕاگوزارێ ڕێگای بخاتە سەرگۆڕم جارێ ڕێگای بخاتە سەرگۆڕم جارێ یاران وەسیەتم ئەمە بێلاتە هەرچەند کەوتومە دوورە وڵاتم یاران وەسیەتم ئەمە بێلاتە هەرچەند کەوتومە دوورە وڵاتم کاک محەممەد جەباری ئازیز ئێستا دەست پێ دەکەم با و گۆرانێ با تەواو بێ ڕجاان وەک ڕێزێک بۆ کەریم کابانیش ڕجاانێ کوشتەی دەستی خۆیەتی بهات مەیلی ڕنگ و بۆیەتی بزانێ کوشتەی دەستی خۆیەتی لە خاکە مەیلی ڕنگ و بۆیەتی جوابی پرسیاری گۆڕیشم وایە پرسیاری گۆڕشم وایە یاری مەحشەرم شەڕی لەیلایە یاری مەحشەرم شەڕی لەیلایە یاران وەسیەتم ئەمە بێلاتان هەرچەند کەوتومە دووڵە وڵاتم وەسیەتم ئەمە بێلاتان هەرچەند کەوتومە دوورە وڵاتان یاران وەسیەتم ئەمە بێلاتان هەرچەند کەوتومە دوورە وڵاتان. یادت بەخێر. سڵاو بەڕێزان هەمولایەکتان بەخێر بێن بۆ بەرنامەی ژمارە 2 ئەمڕۆ هەوڵ دەدەین دوو بەرنامەی تریش ئەمڕۆ پێشکەش بکەین. بڕیارم داوە بۆ ماوەی 24 کاتژمێر نەخەوم. ڕەنگ بێ هەموو کەس لە دڵ و ئەندێشە و خەیاڵی هەموو کەسی تر تێنەگا
هەندێک مرۆڤ هەن بەگاڵتەجاری لەدایک بوون، بەگاڵتەجاری دەژین و بەگاڵتەجاری دەمرن. زۆر مرۆڤ هەن کەوا دنیایان بە فشقیات وەرگرتیە، تەنها هیچ مەبەستێکیان لە ژیاندا نییە. و هەندێک مرۆڤ هەن بۆ نمونە خۆیان وەکو هاوڕێ نیشان دەدەن، بەڵام لە بنەڕەتدا گورگن لە پێستی مەڕ. هیوادارم تاچی کورد ئاگادار بێ شتێک بە ناوی متمانە لەناو کۆمەلگای کوردەواری بوونی نەماوە. کۆمەلگای کوردی سەرتاپای هەڵوەشاوەتەوە، خانەوادەی کورد هەڵوەشاوەتەوە. شتێک بە ناوی متمانە، عەقڵ، لۆجیک، ئەخلاق لە کۆمەلگای کوردی بوونی نەماوە. ئەڵبەتە ئەوە بابەتی داهاتوومان دەبێ کە قسە و باسی لەسەر دەکەین کە ئایا دەسەڵاتی کوردی لە 29 ساڵی ڕابردوو چ دەور و کارکردێکی هەبووە لەسەر پەروەردەی تاچی کورد؟ چکە لە دنیادا دەسەڵات دەور و کارکردی دەبێ، بەڵام ئەو بەرنامەیە دەخینە بەرنامەیەکی تر لەبەر خاتری کاکی زێدە ئازیز کاک هەڵبەست کە داوای لێکردن بابەتەکە سەبارەت بە ئیسلام بێ. منیش بە خۆشحاڵیەوە وتم کێشەیەکم نابێ بابەت لەسەر ئیسلام دادەنین. بە یەک دقا بابێن لە سەرەتا قسە و باسی ئێمە سەبارەت بە خەیبەرە. ڕۆژانە هەوڵ دەدەین زیاتر تەرکیز بکەینە سەر بابەتی سیاسی، بابەتی فەلسەفی، بابەتی پەروەردەیی، و هەروە ڕسواکردنی دەسەڵاتی کورد لە کوردستانی باشوور، و هەروە ڕسواکردنی قوتابخانەی کوردایەتی، ئەوەی کەوا ئیدعای دەکەن ساڵەهای ساڵە، و هەروەها ڕسواکردنی ئاین و ئاینگەرایی لە کۆمەلگای کوردی. بەڵام بە پێویستی دەزانم بابەتی ئەمڕۆمان بۆ نمونە بابەتی دووەممان کە ئەمڕۆ کە پێشکەشی دەکەین سەبارەت بە ئیسلام بێ. بۆ نمونە زۆرێک لە مسلمانانی کورد کە پێیان دەوترێت کیوت مسلم وەک پێیان دەڵێ، پێیان وایە کە هەموو شەڕەکانی محەممەد پێغەمبەری ئیسلام شەڕی بەرگریکردن بووە. بەڵام ئەوانە لە جەهلی خۆیان سەبارەت بە دەقەکانی قورئان و هەروە سەبارەت بە سیرەی محەممەد و هەروەها بە تەفسیری مفەسیران و هەروەها بە پەرتووکی مەغازی کە زۆرێک لە زانایانی ئیسلام ئەوانە پێیان دەوترێت زانا یا مێژونووسانی ئیسلام سەبارەت بەو شەڕە بە دوور و درێژی نووسیویانە. و هەروەها شەڕکردنی محەممەد بەرامبەر بە مشتریکەکان و هەروەها بەرامبەر بە ئەهلی کتاب دواتر لە دوای مردنیشی کشانی بەرەو ئیمپراتۆریەتی ڕۆم، داگیرکردنی مسر، شام، کوردستانی خۆمان تاوەکو دەگاتە هیند، هەمووی لەژێر فەرمانی نووسەری قورئان بووە کە فەرمان دەکا بە کوشت و کوشتار و جیهاد دژ بە مشتریکەکان و کوشت و کوشتار جیهاد دژ بە ئەهلی کتاب. و لە ڕوانگەی قورئانەوە تەنانەت شتێک نییە بە ناوی ئەهلی کتاب. لە ڕاستیدا قورئان کاتێک وەسفی ئەهلی کتاب دەکا ناویان دەبا وەکو کافر، وەکو مشتریک. بۆ نمونە دەڵێ قالت اليهود عزەیر ابن الله، واتە یەهودیەکان دەڵێن عوزەیر کوڕی خوایە، واتە یەهودیەکانیش بڕوایان بە عقیدەی کوڕ و باوک هەیە کەوا مەسیحیەکان بڕوایان پێیەتی، و لە ڕوانگەی ئیسلامەوە ئەمە شرکە. و هەروەها بۆ نمونە مەسیحیەکان دەڵێن ئین الله ثالث ثلاثة، الله یەکێکە لە سێ خودا، یا المەسیح ابن الله، مەسیح کوڕی خوایە. لە ڕوانگەی ئیسلامەوە ئەوانە هەمووی شرکن، وەکو مشتریکانی دورگەی عەرەبی چۆن بڕوایان بە الله ئەکبەر هەبوو لە هەمان کاتدا پێیان وابوو ئەلات، ئەلعوزە، ئەلمەنات کچەکانی خوان، وەروە 360 بتی تریان هەبوو، هەر خێڵک بتی تایبەت بەخۆی هەبوو. لە ڕوانگەی ئیسلامەوە هەمووی شرکە، تاکە قارەمانی مەیدانی تەوحید بریتێ لە ئیسلام، و ئین الدین عند الله ئیسلام، و تاکە دین لای الله ئەکبەر بریتێ لە ئیسلام. الله ئەکبەر هیچ ئاینتی تر قبول ناکە. وەروە فەرمانی بە محەممەد کردیە لە ڕێگای دەقەکانی قورئان کە لە سەرەتا بە خەڵکی دورگەی عەرەبی دەست پێ بکە، شەڕ و کوشتار بکە. کاتێک هەموو خەڵکی دورگەی عەرەبی بە پۆڵ هاتنە ناو ئیسلامەوە، ئەو کاتە دەست بکە بە کوشتن و بڕینی ئەو مشتریکانەی کە لە محەممەد نزیکن، اینجا دواتر ئەوانەی دوورتر. و ئەوە فەرمانێکی قورئانە، و هۆکارەکانی شەڕی محەممەد هیچ کام لە شەڕەکانی شەڕی بەرگری نەبووە. ئەمە درۆیەکی شاغدارە، و هیچ هۆکارەکانی شەڕی محەممەد بەرامبەر بە خەڵکانی تر بە هۆکاری ئەوە نەبووە کە خیانەتیان لە محەممەد کردووە. نەخێر، مەوزوعی خیانەت بوونی نەبووە. یەهود لە دورگەی عەرەبی خیانەتیان لە محەممەد نەکردیە. ڕاستە عەرەب خیانەتیان لە محەممەد کردیە، بەڵام یەهود خیانەتیان لە محەممەد نەکردیە. و تاوەکو محەممەد یەک عەرەبی کوشتووە، لە بەرامبەردا 12 یەهودی کوشتووە. بەپێی ئەو ئامارانەی کەوا لە بەردەستە، خۆم بۆ نمونە ژماردوومە کە چەند عەرەبی کوشتووە محەممەد لە دورگەی عەرەبی، لە بەرامبەریدا چەند یەهودی کوشتووە. تاوەکو عەرەبێکی کوشتووە 12 یەهودی کوشتووە. لەگەڵ ئەوەش یەهودیەکانی دورگەی عەرەب خەڵکی موسالیم بوون، خەڵکی شەڕانگێز نەبوون، شەڕیان نەدەکرد، خەریکی ئاینی خۆیان بوون. تاکە هۆکار ئەوە بوو
کە پێیان وانە بوو محەممەد پێغەمبەرە بەڵکو پێیان وابوو محەممەد پێغەمبەرێکی درۆزنە و ئامادە نەبوون دەستبەرداری ئاینەکەی خۆیان بن لە پێناو پێغەمبەرێکی عەرەب. ئەمە هۆکارەکەیە و قورئانی زۆر ڕاشکاوانە ئەعتراف بەوە دەکا. ئەگەر هاتوو بگەڕێنەوە بۆ دەقەکانی قورئان بۆ نمونە لە ئاەتی 123 سوڕەتی ئەتەوبە، ئەگەر کامێرەکەی بخەینە سەر ڕەنگ بە پێویستی، بەڵام پێویستیش ناکە کامیرە، خۆتان دەتوان بگەڕێنەوە سەر چاوەکان، زۆر کامیرەمان خستە سەر دەقەکان سوودی نەبوو. بۆ نمونە لە ئاەتی 123 سوڕەتی ئەتەوبە دەڵێ یا ئەیها الذین آمنوا قاتلوا الذین یلونکم من الكفار وليجدوا فيكم غلظة واعلموا أن الله مع المتقين. أي إيمان داران شەڕی ئەو کافرانە بکەن کە لێتانەوە نزیکن و دەبا تند و تیژیتان تێدا ببینن و بزانن کە ئەڵڵا لەگەڵ خوددا پەرستانە. الطبري لتفسير أم آية دڵێ يقول لهم ابدأوا بقتال الأقرب فالأقرب إليكم دارا دون الأبعد فالأبعد. واتدڵێ ئەو ئاەتە لەو ئاەتەدا الله ئەکبەر فەرمان بە مسلمانان دەکا کە شەڕی ئەو مشترک یا کافرانە بکەن کە لێیانەوە نزیکن، لە سەرەتا ئەوانەی نزیکن، اینجا دواتر ئەوانەی لێیانەوە دوورن. واتە ئەوە فەرمانێکی ئیلاهیە نووسەری قورئانە کە فەرمان بە مسلمانان دەکا کە کوشت و کوشتاری مشتریکەکان بکەن، هیچ پەیوەندی بە مۆزوعی خیانەتەوە نییە. وهروە ئیبن کەثیر لە تەفسیری ئەم ئاەتە دەڵێ ئەمر الله تعالى المؤمنين أن يقاتلوا الكفار أولا فأولا الأقرب فالأقرب إلى حوزة الإسلام. الله لم آيتدا فرمان بإيمان داران دكا كشري كافر كان بكن يكم أواني كليانا ونزيكا لحوزي إسلام نزيكا. ولهذا بدأ رسول الله صلى الله عليه وسلم بقتال المشركين في جزيرة العرب. لبرو بيغمبر صلى الله عليه وسلم دستي كرت بشر وكشتاري مشركة كاني درجي عربي شكلية ونزيك بن. فلما فرغ منهم وفتح الله عليه مكة والمدينة والطائف واليمن واليمامة وهجر وخيبر وحضرموت وغير ذلك من أقاليم جزيرة العرب، ودخل الناس من سائر أحياء العرب في دين الله أفواجا، شرع في قتال أهل الكتاب. ضلع إنجا كاتك بغمبري الله دستي بطالب لفتح مكة ومدينة وطائف ويمن ويمامة وهجر وخيبر وحضرموت، واتهمو خيلكاني عرب وهمو هرمكاني درجي عرب. أو بو دستي كرد الله شريعتي دا يا شرعيتي دا بكشتنو بريني أهل كتاب وات يهودي ومسيحية كان. أما فرمانيشي قرآن هيج بيويستي بوانيا كوا كسي خيانتي كردويانا وكو مسلمان كان أمرو كدين آماجا بخيانة دكان شتيق نبو بناوي خيانت بابين لەوێ دەست پێ بکەین هەر وەک بەڵێنم دابوو دووبارە دێمەوە سەر غەزوەکانی محەممەد لە خەیبەرەوە دەست پێ دەکەین. بەڕێزان ئەگەر هاتوو سەیری خەیبەر بکەن بۆ نمونە هۆکاری داگیرکردنی خەیبەر یەک چکە لەسەر ڕێگای شام بوو و بۆ محەممەد ڕێگای استراتیجی بوو و دوو لە ڕووی اقتصادیەوە زۆر بەهێز بوو کە پڕی بوو لە کێڵگەی دارخورما و هەروەها شوێنی تێدا بوو بۆ چاندنی جۆ و هەروەها مەڕ و ماڵاتی زۆریان هەبوو و کانیاوی ئێجگار زۆری تێدا بوو. خەیبەر 170 کیلۆمەتر لە مەدینەوە دوورە، 170 کیلۆمەتر هەروەک لەو خەریتەیەدا دەیبینن. ئیوانەرە بتوانم پێتان ئیشەم دەم. بۆ نمونە ئەوە خەیبەرە هەروەک دەبینن، ئەمەیان مەدینەیە. محەممەد بەو ڕێگایەدا ڕۆیشتووە 170 کیلۆمەتری بڕیوە، هێرشی کردۆتە سەر خەیبەر کە 12 شورای یەهودی لێبووە یا 12 قەڵای یەهودی لێبووە، چونکە هەر تیرەیەکی یەهودی لە ناو قەڵایەکدا ژیاون، هەروەک چۆن لە گوندەکانی کوردستان بۆ نمونە عەشیرەتی گەردی گوندی تایبەت بەخۆی هەبووە، شێخانی گوندی تایبەت بەخۆی هەبووە، جاو تایبەت بەخۆی هەبووە و هەتاوەکو دوایی ئەو خێڵانە ئالێرەوە ژیاون کە دوور بووینە، دووری 170 کیلۆمەتر لە محەممەد دوور بووینە، بەرەو شیمال دێ، بەرەو باکوور دێ سەر ڕێگای شام. بەڵام محەممەد سەرچاو کاک بێستن تۆش بەخێر بێی برا. دەبینین محەممەد دووری 170 کیلۆمەتری بڕیوە چونکە دەقی قورئانی دابەزاندەوە بە جۆرەی دەقی قورئان. بۆ نمونە بە جۆرەی دەقی قورئان فەرمان کراوە کە ئەو شەڕە بکە.
بابين بوسر شركة بونمنا لهين هاتوا لسنن أبي داود كتاب الخراج والإمارة والفيء باب ما جاء في حكم أرض خيبر وهروى عون المعبود الحق العظيم آبادي كتعليقي لداوة لسر فرمودك لفرمودي جمارة 3017 ضلي سعيد بن المسيب ضلي أن رسول الله صلى الله عليه وسلم افتتح بعض خيبر عنوة ضلي بيغمبري الله هندك لشوراكاني خيبري بتندو تيجي فتح كرت واتشرو كشتاري تيدا كرا وهروى ضلي أن خيبر كان بعضها عنوة وبعضها صلحا والكتيبة أكثرها عنوة ضلي هندق لشوراكاني خيبر يا قلاكاني خيبر بتندو تيجي واتشرو كشتاري تيدا أنجام درا بوي فتح بكري وهندق كان بونمون الصلح يانكر قوتيان جزية دين بلام زوربي زوية كشتوكاليكاني خيبر ضلي بتندو تيجي فتح كرا وضلي كتيبة أرض خيبر وهي 40,000 عذق ودواتر لتعليق كيد 40,000 عذق وات النخلة وات أو زوياني كواداجيريان كرد زوي كشتوكالي بون 40,000 دار خرماي ليبو كوتجير دست محمد ياوركاني 40,000 دار خرما وروى لبرتوشي الرحيق المختوم كالمبارك فوري نسيويتي والدليتن جائزي باشترين لم الملاني پرتوچی سیرەی نەبەوی باشترین جائزەی وەرگرتیە لەلایەن رابطەی ئیسلامی وەریگرتیە پەرتوکە و ئەو بزانام وەرجێراوە بۆ سەر زمانی کوردیش ئەگەر هەبی بەڕێزان دەتوانن بۆ خۆیان بیخوێنەوە یا سەیری بکەن لە لاپەڕە 219 دەڵێ غەزوەت خەیبەر ووادی القورا واتە غەزووی خەیبەر و دۆڵی قورا لە ساڵی 7 کۆچی ئەنجامدرا كانت خيبر مدينة كبيرة ذات حصون ومزارع على بعد 60 أو 80 ميلا من المدينة في جهة الشمال هروق أما جمع بكر ضلي خيبر لدوري شست ياخد 8 ميل بو لمدينة كوتا بشي باكوروا هروق أما جمع بكر دكاتا 107 كيلومتر وفتحة كل صالي حوتي كوتشيبو وارد 3 صال برلمردني محمد وهروى ضل الخروج إلى خيبر كاتك بيغمبر درشو بو خيبر أقام رسول الله صلى الله عليه وسلم بالمدينة حين رجع من الحديبية ذي الحجة كاتك بيغمبري الله لصلح حديبية كوالق المشركة كان كردي لمانجي ذي الحجة كريقان بيندا محمد بچه بو ناو مكة لقلوش بليني دابو كدتين بو مكة بوي بدورو بري كعبو بردرشة دا بصورين وبلام دوات الريقان ندا أو بو بيماني بس لقل مشركة كان كاتك محمد قرايا أو بو درتشو بو خيبر قال المفسرون إن خيبر كانت وعدا وعدها الله تعالى بقوله وعدكم الله مغانم كثيرة تأخذونها فعجل لكم هذه ضليتن هروق لسورة الفتح آياتي شلو هشت آماجي بكراوة ضليتن فتح خيبر بيمانك بو بلينك بو للاين الله متعال كاتك ضلي الله بليني غنيميشي زوري بيتان داوة دستي بسر دادقرن والله بلي كرت لوي أمكارة بيتدي دلي يعني صلح حديبية وبالمغانم كثير خيبر دلي ما بستي لا صلح هنا مغانمك خيبرة بونمونا هروق آماجم بيكرت ببورن آياتي بيستي سورة الفتح نكتشلو هشت باشا اگر هاتو سيدي بكين ببورن جار بجار بيوشت دقني شام دين داي لبردنكم بونمونا آياتي بيستي سورة الفتح طيب وعدكم الله مغانم كثيرة تأخذونها فعجل لكم هذه طيب الله بليني غنيميشي زوري بيتان داوا كدستي بسرداد قرن والله بلي كرت لا بأنجام قاندني أمكارا ابن كثير ضلي فعجل لكم هذه يعني فتح خيبر باشا واتا فتح خيبر الله بمسلمانان ضلي برون هيرج بكان غنيميشي زور برز دينا إلهي إسلام لباشترين حالة داگر برواتان ببوني الشيطان هي وبخوي الشيطانا وهروها لحمن برتوك الرحيق المختوم هاتوا لا برد سطنوت يك ضليتن فلما أراد رسول الله صلى الله عليه وسلم الخروج إلى خيبر وهم 1400 ضليكاتك بيغمبري الله درچو بو خيبر 1400 چكداري لقل خويبرت البته برزان 1400 چكدار درويا اگر هاتو سيري مسلمانان كي هميشه بونمون ضلي 100,000 بونمونه قريبا ضلي 100,000 لسربازي بونمونه سربازي فرس
وەستان بەرامبەر 2000 چەکداری مسلمان. ئەمە قسەی قۆڕە زۆر زیاتر بووینە، بەڵام هاتوونە درۆ لەگەڵ ژمارەکان دەکەنەوە بڵێن لەسەر بنەمای عەقیدا ژمارەیان کەمتر بووە، بەڵام لەبەرەوەی ئەڵڵا پشتیوانیانی کرد ئەوە توانیان لە جەنگەکان سەرکەون، لەبەرەوە ئەمە قسەی قۆڕە، ئەسڵ و ئەساسی نییە. چونکە لە دوای سڵحی حودەیبیە محەممەد چەکداری ئێجگار زۆر بوو، ژمارەیەکی ئێجگار زۆر چەکداری هەبوو، بە تایبەتی سەعالیکەکان و زۆرێک لە مشتریکەکان لەگەڵی کەوتن و سێ-چار شەڕی کردبوو، چەندەها غەنیمەی دەستکەوت بوو، لەبەر ئەوە ناکرێ 1400 کەس بێ، 1400 کەس زۆر زیاتر بووە. باشە ودەڵێ حینئذ قدم أبو هريرة المدينة مسلما. سيدي كان أبو هريرة بەگوێرەی ئەوە ساڵی حوتی کۆچی هاتووە، واتە 3 ساڵ بەر لە مردنی محەممەد لە یەمەنەوە هاتووە بۆ مەدینە، بووە بە مسلمان. ئەبوو هورەیرە 3 ساڵ ممکن نییە هەموو کاتەکانیشی لەگەڵ محەممەد بووێ، بەڵام خاوەنی 3200 فەرمودەیە. بەڵام عەلی کوڕی ئەبی تاڵب تەنها خاوەنی 80 یان 90 فەرمودەیە بە بوخاری و مسلم، لەگەڵەوەش عەلی کوڕی ئەبی تاڵب لە مناڵیەوە لەگەڵ محەممەد بوو و لە ماڵی محەممەد بوو، بە تەمەنی 23 ساڵی لەگەڵ محەممەد بووە و گوایە ئامۆزای محەممەدە و زاوای محەممەد بووە. بوخاری و مسلم تەنها 80 یان 90 فەرمودەیان لە عەلی کوڕی ئەبی تاڵب جێراوەتەوە، بەڵام 3200 فەرمودەی ئەبوو هورەیرەیان ئاماژە پێکردیە. ئەوە فەڵتەیەکی تری ئیسلامە. ودەڵێ وقد قام المنافقون يعملون لليهود، وهروها منافقان مدينة كواكاريان بو يهودية كان ذكر. فقد أرسل رأس المنافقين عبد الله بن أبي إلى يهود خيبر أن محمدا قصدكم وتوجه إليكم فخذوا حذركم. عبد الله بن أبي سلول هروق لبرنامج كان رابردو آما جمان بيكرديا يشك بوا لمنافق كان مدينة. البته كاتك مسلمان بلا أو قسم منافقة دبي كسي شي زور محترم بو به، كسي شي زور محترم بو، بلام إسلام بمنافق آما جاي بيدكا. دڵێ خەبەری نارد بۆ یەهودیەکانی خەیبەر، گوتی سیر کەن محەممەد سوپای ئامادە کردی و دێ هێرش دەکا بۆ سەرتان. واتە یەهودیەکانی خەیبەر ئاگاداری هیچ نەبوون، بەگوێرە ئەو درۆی کەوا دەیکەن بۆ ئێمە گوایە سوپایان ئامادە کردبوو بێن هێرش بکەن بۆ سەر مەدینە و هەموو جارە وا دەڵێن سوپایان ئامادە کردو بێن هێرش بکەن، بەڵام پێغەمبەر دەست پێشخەری کرد، سوپایان ئامادە کردبوو دەست پێشخەری کرد. هەمووی درۆیە و ئەسڵ و ئەساسی نییە. دواتر بەردەوام دەڵێ کاتێک پێغەمبەری ئەڵڵا گەیشتە سەحبا کە دواتر سەدێکە زۆر تقریبا نزیک 5-6 کیلۆمەترێک دوورە لای خەیبەر، هەر نزیک خەیبەرە چونکە سەدیشی لێ بووە واتە بەنداو. لەوێ دەڵێ پێغەمبەر نوێژی عەسری کرد. دواتر لە سەحبا پێغەمبەری ئەڵڵا واتە لە بن خەیبەر لە سەفیە بەزاوا دەبێ، لە سەفیە بەزاوا. ئەگەر خاتونمان لەگەڵدایە مسلمانن خوشتی ئەبرۆکەوان و حیجاب پۆش کە دواتر کاتێک ئاماژە بە بەزاوبوونی پێغەمبەری نازدار دەکەین، فەخر العالەمین حەز دەکەم هەلهەلە لێ بدەن بۆ پێغەمبەری نازدار، چونکە ئاماژە دەکا کاتێک بەزاوا دەبێت لە سەفیە. و دواتر دەڵێتن الجيش الإسلامي إلى أسوار خيبر، دڵێ سوپای ئیسلامی گەیشتنە شوراکانی خەیبەر. بات المسلمون الليلة الأخيرة التي بدأ في صباحها القتال قريبا من خيبر. دڵێ مسلمانان ئەو شەوە لە سەحبا مانەوە، اینجا بەرەبەیانیەکەی زوو گەیشتنە شوراکانی خەیبەر. ولا تشعر بهم اليهود، و یەهودیەکان هەستیان بە هیچ نەدەکرد. سەیری کە بزانن سوپاشیان نەبووە، سوپاشیان ئامادە نەکردیە. یعنی ئەگەر هاتوو بۆ نمونە ئاگادار بوونە پێشووتر سوپایان ئامادە بکردبایە بێن هێرش بکەن بۆ سەر محەممەد، کەواتە دەبووە پاسەوانیان هەبێت. دەڵێ ئاگاداری هیچ نەبوون. سەیریکە ئەمە ولا تشعر بهم اليهود، و یەهودیەکان ئاگاداری هیچ نەبوون. دڵێ سوپای مسلمانان گەیشتە شوراکانی خەیبەر و یەهودیەکان ئاگاداری هیچ نەبوون. وكان النبي إذا أتى قوما بالليل لم يقربهم حتى يصبح. وبيغمبر كاتك دەیویست هێرش بکاتە سەر قەومێک ئەوە هیچی نەدەکرد، بەرەبەیانیان زوو هێرشی دەکرد. بزانین بۆ فلما أصبح كاتك بەرەبەیانی بوو صلى الفجر بغلس، واتە کاتێک بەرەبەیانی بوو پێغەمبەر نوێژی بەیانی کرد، هێشتا تاریکایی بوو. وركب المسلمون فخرج أهل خيبر بمساحبهم ومكاتلهم ببورن ولا يشعرون. وخلشي خيبر بربيان بو بپێمەڕە و بە خاکەناس و شتیوا دەردەچوون بۆ چێلگەکانیان ولا يشعرون، و ئاگاداری هیچ نەبوون. بل خرجوا لأرضهم، بەڵکو دەردەچوون بۆ چێلگەکانیان. فلما رأوا الجيش، کاتێک سوپایان بینی
واتە سوپای مسلمان قالوا محمد والله محمد والخميس أو محمد والله سوين الله أو محمد سباكي ثم رجعوا هاربين إلى مدينتهم أو براين كردو قرانا وشوراكاني خوان فقال النبي پیغمبر قوتي الله أكبر خربت خيبر الله أكبر خربت خيبر إنا إذا نزلنا بساحة قوم فساء سباح المنظرين پیغمبر قوتي الله أكبر خيبر ويرانبو الله أكبر خيبر ويرانبو كاتق إما دادا بزين بو غورباني قومك أو بربيانيان لطالبه بربيانيان لطالبه بوچی محمد بربيانيان بونمونه هيرشي كردوا بوچی بربيانيان هيرشي كردوا أما پرسیارێکی زۆر گرنگە یەک دقەوە بارەت بێ ئەنەس دەڵێتن پێغەمبەری ئەڵڵا عادەتێکی هەبوو هەمیشە بەرەبەیانیان هێرشی دەکرد دڵێ نوێژمان دەکرد دێگۆ بوەستن دەماگۆ بۆچی بەرەبەیانیان دێگۆ جێبگرن ئەگەر هات و دەنجی ئەڵڵاه و ئەکبەر هات واتە بوونەتە موسڵمان ئەو کاتە خوێنیان لێمان حرامە خوێن و ژن و مناڵ و سەروەت و سامانیان لێمان حرامە ئەگەر هات و دەنجی ئەڵڵاه و ئەکبەر نەهات واتە دەنجی مزگەوت یا بانگدان ئەو کاتە واتە موسڵمانین با هێرش بکەین وأروى لاپەڕە 294 دڵێ وكان خيبر منقسمة إلى شطرين شطر فيها 5 حصون ودڵێ خيبر دابش کرابوو بە 2 ڕێس یعنی شوراکان دابش کرابوون بە 2 ڕێس یەکەچیان قەڵا یا لەهی یەکەمیان 5 ناوی هەیە 5 شورا بوو ناعم الصعب بن معاذ قلعة الزبير واتە قەڵای زوبەیر ئەبی وەروە ئەوی تیریان النزار و حصونی سێەمیان مشکلە نەکوێت ئەو مشکلە نیە بەڵام ئەوی دووەمیان بۆ نمە شەتری دووەمیان دەڵێ پێی دەوترا القموس کەوا حسن بن ئەبی الحەقیق تێدا بوو کە دەکەواتە باوشی کینانە دووەمیان الوەتیح سێمیان ئەسەلالم ببورن وەروە 4-5 دانەی تری بچووکیش کەوا هەبوو یعنی خەڵکانێکی زۆر بووینە وهروها بجوري معجم البلدان ياقوت حموي لجزء دوم لابرة 409 دڵێ لفظ خيبر فهو بلسان اليهود الحصن خيبر أصلا كي دقرته بوسر زماني عبري بمعنى شورادة يا بمعنى قلادة واتا أم شوينة يهوديا كان درستيان كردوا وهروها لهمان سرچاوي آماجم بيكرد معجم البلدان دڵێ فلما كانت خلافة عمر بن الخطاب كانت خلافة عمر كري خطاب وعمر كري خطاب فجلاهم إلى شام أو بو وصية محمد بو قوتي دبي درجة عربي تنهاش جاي عرب ومسلماناني تدا دبيتو نابي جاي هيج كسي يشتري تدا بيتوا أو بو دبي درب كرين أو بو عمر كري خطاب وصيتكي محمدي هنا جي وروى دڵێ وإنما فعل عمر رضي الله عنه دڵێ عمر أم كاري كرد يهوديا كان خيبري دركرد ذلك لأنه سمع لبروي جيلب أن النبي صلى الله عليه وسلم لبروي پیغمبر قتبوي لسرامرق دا دواوتي كمحمد كردبوي لا يجتمع دينان في جزيرة العرب نابد دو آين لدرقاء عرب جاقاي بيتوا فأجلاهم أو بو آوارو دربدري كردن وأروى لفرموديش تردد همان فرمودة هاتية لا يجتمع دينان في جزيرة العرب فجل اليهود إلى شام وقسم الأموال بين المسلمين عمر كري خطاب قوتي پیغمبري الله لسر مرق دا قوتيتي في موته ناكر دو دين لدرقاء عرب جيغان بيتو أو بو عمر كري خطاب هرشي يهودي هبو راي مالين بو شام وسروتو ساماني يهودي كاني دابش كر بسر مسلمانان بازربانين سر أوا كوا لسبارت بناوي خيبر قرنجني ناوك لشوي هاتية بلام دوبارة تحفة المحبين والأصحاب في معرفة ما للمدنيين من الأنساب جزء يقلا برد وسطو شوار دا دلي ناوي دلي سيرم كرد بجويري ميجو دلي خيبر أصلكي لخير بر هاتوا كواوشيش عبرية لبر أوي دلي بقد جماري روجكاني سال كانياوي ليا دلي أصلي ناوك لوي وهاتوا شو كانياوي زوري لبوا كانياوي چي زوري لبوا و بۆمان هاتووە بۆ نمونە یەکێک لە چێشکانی محەممەد ئەوە بووە دوای ئەوەی کەوا لە شەڕی بەدر سەرکەوتن بەدەستدێنێ دەگەڕێتەوە مەدینە بە سوپاوە حەست بە فەخر و شانازی سەرکەوتن دەکات هەرچی یەهودی مەدینە هەیە کۆیان دەکاتەوە دەڵێ سەیرکان یەهودیەکان
بینیتان چیمان لە مشتریکەکان کرد ئەگەر هاتو ئیمان دێنن سەلامەت دەبن ئەگەر ئیمان ناهێنن ئەوە حاڵتان بە حاڵی مشتریکەکان دەبی بە هەمان دەرد دەڕۆن وهروەها لە بۆ نمونە لە سوڕەتی الجمعە ئاەتی 6 هاتووە قل يا أيها الذين أهادوا بڵێ ئەی ئەوانەی یەهودین إن زعمتم أنكم أولياء الله من دون الناس فتمنوا الموت ئەگەر هاتوو ئێوە بانگێشە دەکەن کە ئێوە یاوەرانی ئەڵڵان بەجیا لە خەڵکانی تر ئەوە خۆزگەی مردن بکەن إن كنتم صادقين ئەگەر هاتوو ڕازگۆن باشە و هەتا وەکو دوایی لە تەفسیری ئەم ئاەتە مقاتل بن سولەیمان کە کۆنترین مفەسرە لە دوای تەفسیری ئیبن عەباس کە ساڵی 150 مردووە تفسير مقاتل بن سليمان آية 6 سورة الجمعة دلت وذلك أن النبي صلى الله عليه وسلم كتب إلى يهود المدينة يدعوهم إلى الإسلام دل بيغمبري الله نامي نوسي بو يهود يكاني مدينة بانجيشي كردن بو إسلام أو بو فكتب يهود المدينة إلى يهود خيبر أو بو يهود يكاني مدينة نامي نوسي بو يهود يكاني خيبر قلت أن محمدا يزعم أنه نبي محمد ادعادك كبيغمبرة وأنه يدعون وإياكم إلى دينه وبانجشي إيمو إيودك بو آينكي فإن كنتم تريدون متابعته أقردتانوي بيادي محمد بكن واتبن بمسلمان فاكتبوا إلينا ببيان ذلك أو بومان بنسنوا بلين دبن بمسلمان بوي إيمش الوستي خومان نشان بدن وإلا فإنتم ونحن على أمر واحد لا نؤمن بمحمد وأجينا هردكمان إيو إيما أولا سرهمان شد بين وإيمان بمحمد ناهنين ولا نتبعه وبدويناكم فغضب يهود خيبر باشا والحاصل ضلنا مكان نسي لنا مكان قرايا وكان شتي لو بابت بونينيا بيغمبري عرب بونينيا لبرو إما إيماني بيناهن أو تضليتن ما سمعنا بنبي قد كان من العرب إلا هذا الرجل الذي تزعمون هرجيز جومان ليو نبوة واتا بجوري توراة يا بجوري برتوش بيروزي خوان كبيغمبري عربي سر خلددا لبرو إما إيماني بيناهن محمد لبر أول ليان تورد بيتن بوانمونا وهروها هاتوا لا السيرة النبوية ابن هشام من اجتمع إلى يهود من منافقي الأنصار بوانمونا كتابه صلى الله عليه وسلم إلى يهود خيبر ومحمد خوينا مدنسي بو يهود يكاني خيبر وكتب رسول الله صلى الله عليه وسلم إلى يهود خيبر بيغمبر نامي نسي بو يهود يكاني خيبر ابن عباس ضلينا مكا بمش كل شيء وبو بسم الله الرحمن الرحيم من محمد رسول الله صلى الله عليه وسلم صاحب موسى وأخيه لمحمد وبيغمبري الله هاوري موسى وبراكيت يديار محمد نانو ماستي خواردية يا شرابي سوري خواردو لقل موسى وبراكيت والمصدق لما جاء به موسى وهروها بجراستي أو دكاتو كموسى هناويتي واتا بجراستي توراة دكاتو ألا إن الله قد قال لكم يا معشر أهل التوراة أي الله بيتاني نقوتيا أي أهل توراة وإنكم لتجدون ذلك في كتابكم لا أي لبرتككتا ننسرعوا محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم أي يهود أي لبرتكتا ننسرعوا كمحمد بيغمبري الله وأواني لقل محمد أوا بزبر زنجن برامبر بكافركان ولا نوان خوان دا برحمن محمد دليتن آماجم بيكراوا كإما زور بزبر زنجين خلق دا كوجين أو لبرتكتا آماجي بيكراوا واروا لا برا 545 نسرعوا وإني أنشدكم بالله وانشدكم بما أنزل عليكم ومن الله دا كان بشاهد لسرتان وبويك وداي بزاندوا وأنشدكم بالذي أطعم من كان قبلكم من أصباطكم المن والسلوى وهروا دلي شایەتیتان پێدەدەم سەبارەت بەو خۆراکانەی کەوا کاتی خۆی بەسەر 12 ئەزباط یەهودی دابەزی لە سەردەمی موسا ئەلمن شتەکە لە ئاسمانی خواردنێکە دادەبەزی واروە سەلوە وانشدكم بالذي أيبس البحر والحاصل وروى سوينتان بيدخون بويك درياي بوتان دوشق كرت ألا أغبرتموني بيمنال هل تجدون فيما أنزل الله عليكم أن تؤمنوا بمحمد لبرتك كتان ننسرا وكإيمان بمحمد بينا فإن كنتم لا تجدون ذلك في كتابكم فلا كره عليكم أجر هاتو أوشت لبرتك كتان نية كبيغمبرك دي بناوي محمد وإيماني بيبين أو زورتان لناكن قد تبين الرشد من الغي فادعوكم إلى الله وإلى نبيه أو بانجي شطان لكم بو الله وأروها بو بيغمبرك وات بو محمد إيمان بمحمد بينا يهود يكان ولا ميان داوتوا
لە وەڵامەکەدا گوتیان ئێمە پێغەمبەرێک نابینین پێغەمبەری عەرەب بوونی هەبێ لە پەرتووکی ئێمە چونکە پێغەمبەرەکانی بۆ نمونە بەنی ئیسرائیل تایبەتە بە بەنی ئیسرائیل تایبەت نییە بە هیچ ملەتی تر وهروها بۆ نمونە لە الدر المنثور السيوطي دەڵێ واخرج ابن إسحاق ئاماژەی پێکردی و ئەبوو نەعیم في الدلائل دڵێ ابن عباس دڵێ پێغەمبەر هەمان ئاماژە بە هەمان نامە دەکات پێویست ناکە دووبارەی بکەینەوە. وهروها بۆ نمونە لە معجم ما استعجم البكر الأندلسي جزء 2 لاپەڕە 523 هاتووە دەڵێ وأول دار افتتحت بخيبر دار بني قمة دڵێ یەکەم شورا کە فتح کرا لایەن مسلمانان بني قمة بوو وهي بنطاط وهي منزل الياسر أخي مرحب وهي التي قالت فيها عائشة ما شبع رسول الله صلى الله عليه وسلم من خبز الشعير والتمر حتى فتح الدار بني قمة دیارە بەنی قمە یەکێک بۆ لە گەورە پیاوانی یەکێک لە شوراکان دڵێ تاوەکو ئەو شورایەمان فتح نەکرد عائشە دەڵێتن پێغەمبەری ئەڵڵا تێر جۆ و خوڕما نەبوو تاوەکو شورای یەکەم فتح نەبوو دیارە لە وەکو زەخیرە زۆر خوڕمای لێ بووە زۆر جۆی لێ بووە پێغەمبەری ئەڵڵاش بە طەبیعەت بە فیترەت حەزی لە جۆ بووە سەڵەواتێکی لەسەر لێ بدەن سەڵەواتێکی لەسەر بن لە پێغەمبەری نازدارمان زۆر حەزی لە جۆ بووە دڵێ عائشة دڵێت ما شبع رسول الله صلى الله عليه وسلم من خبز الشعير والتمر حتى فتح الدار بني قمة عائشة دڵێت پێغەمبەری ئەڵڵا تێر جۆ خوڕما نەبوو تاوەکو داری بني قمة یا قمة فتح کرا دڵێ پێغەمبەری ئەڵڵا پێشەوەی فتح کا دڵێتن فحاصرهم رسول الله صلى الله عليه وسلم بضع 10 ليلة واتە تقريبا 13 ڕۆژ زیاتر بضع واتە لە 3 تاوەکوونەوە واتە لە نێوان 13 تاوەکو 19 ڕۆژ ئابلوقەیدان مناڵی تێدایە ژنی تێدایە دەورەی گرتن تاوەکو فتحی کرد بە شەڕ و کوشتار ولا السيرة الحلبية الحلبي جزء 2 لاپەڕە 740 هاتووە وفتح الله ذلك الحصن الذي هو حصن ناعم ئێستا قسە دەکەین یەکەمی فتح کرد قسە لەسەر هی دووەم دەکەین کە بە ناوی ناعم وهو أول حصن فتح من حصون النطاع والحاصل عائشة دوبارة لو سرچاويش دڵێ ما شبع رسول الله صلى الله عليه وسلم من خبز الشعير والتمر حتى فتح الدار بني قمة دڵێ پێغەمبەری ئەڵڵا تێر جۆ خوڕما نەبوو تاوەکو فتحی ناعیم یا حصن یا قەڵای ناعیمی فتح نەکرد و فتح الباری دوبارە ئاماژە بە هەمان شت دەکا وەکو سەرچاوی ڕاست بۆ نمونە دڵێ ابن حەبان کە یەکێکە لەو پەرتوکانەی ئاماژەی بە فەرمودەکانی محەممەد کردیە دەڵێ لە صەحیحەکەی ئاماژەی پێکردیە عائشە دەڵێتن ما حدثكم أن كنا نشبع من التمر فقد كذبتم قوتي هر کەسێک بڵێتن عائشە دڵێ هەر کەسێک بڵێ ئێمە تێر خوڕما بووین درۆ دەکا فلما افتتحت قريظة أصبنا شيئا من التمر والودك دڵێ کاتێک پێغەمبەری ئەڵڵا بەنی قوڕەیضەی قەتل عام کرد ئەو کاتە هەندێک لە خوڕمامان بەدەستێنا لەگەڵ دانەوێڵە باشە بەڵام دەڵێ ئەو کاتە تێر خوڕما بووین لەگەڵ جۆ کاتێک پێغەمبەری ئەڵڵا فەتحی خەیبەری کرد ینی پێغەمبەری ئەڵڵا تێر جۆ نەبوو ینی پێشتران خوڕمای دەخوارد بەڵام تێر جۆ نەبوو تاوەکو فەتحی خەیبەری نەکرد باشە بەس نازانم یعفوریش حەزی لە جۆیە نازانم باشە وهروها بۆ نمونە لە هین هاتووە صحيح بخاري كتاب المغازي باب غزوة خيبر ژمارەی فەرموودە 3999 عائشة دڵێ عن عائشة رضي الله عنها قالت لما فتحت خيبر كاتك خيبر فتح بو قلنا قتمان الآن استا نشبع من التمر استا تير خرما دبين باشا چی دڵێ بۆ نمونە ابن حجر العسقلاني دڵێ قلنا الآن نشبع من التمر استا تير خرما دبين واتە لكثرة ما فيها من النخيل دڵێ بحكم أوي دار خرماي زوري ليبو وفيه إشارة إلى أنهم كانوا قبل فتحها في قلة من العيش وأو بلغي بوي كمسلمانان جانيان خراب بو برلوي فتح بكري خيبر چونك ثروت سامانشي زوري ليبو وروها لصحيح بخاري كتاب الأطعمة باب من أكل حتى شبع وبرتوش أوي خدخواتا وكو تير دبي بو جاري كم مسلمانان
دەستیان کرد بە کەیفی خۆیان بخۆن بۆ ئەوی تێر بن ژمارەی فەرموودە 5091 دەڵێ عن عائشة رضي الله عنها توفي النبي صلى الله عليه وسلم حين شبعنا من الأسودين التمر والماء دەڵێ پێغەمبەری ئەڵڵا مرد کاتێک تێر خورما و ئاو بوو چکە ئاویشان کەم بوو لە مەدینە هەروەک گوتم بەقەت ژمارەی ڕۆژەکانی ساڵ لە خەیبەر کانیاو هەبوو لەبەرەوە پێغەمبەر تێر ئاو بوو دوای فەتحی خەیبەر تێر خورما بوو دوای فەتحی خەیبەر تێر جۆ بوو لە دوای فەتحی خەیبەر جا ئەوەشمان لێ بکەن بە عیجازی زانستی پێغەمبەری ئەڵڵا فەرمانی کردیە بە خواردنی نانی جۆ چووکە بۆ نەخۆشی شەکری باشە ئەوەشمان لێ بکەن بە عیجازی زانستی باشە وەروەها لە ئرشاد الساری کەوا دووبارە شەرحی فەرمودەکانی هین دەکا بوخاری دەکا هاتووە دەڵێ عائشە گوتی قالت لما فتحنا خيبر كاتك فتحي خيبر ما كردي قلنا الآن نجبع من التمر وهروها همان شد كري عمر بن خطاب عبد الله بن خطاب قتويتي ما شبعنا حتى فتحنا خيبر ضلي تير خرما نبوين يا تير نبوين تاوكو فتحي خيبر من نكرت باش وهروها لتهذيب الآثار هاتوا جزء دوام إمام محمد بن جرير الطبري كصالي سيساتو دي كوشي مردوع للاپەڕە هەفتاویەک لە مسند عبد الله بن عباس بەژمارەی فەرموودە 2392 هاتووە عائشە دووبارە هەمان قسە دەکاتەوە چی دەڵێ عائشە دەڵێ ما شبعنا من الأسودين وهما الماء والتمر حتى أجل الله النظير وهلك قريضة دەڵێتن تێر خورما و ئاو نەبووین عائشە دەڵێ تێر خورما و ئاو نەبووین تاوەکو ئەڵڵا بني نظيري آوارو دربدر كرت وبني قريضي لناو برد أهلك يعني لناو برد باش بونم لصحيح مسلم هاتوا كتاب فضائل الصحابة رضي الله تعالى عنهم باب من فضائل علي بن أبي طالب رضي الله عنه جماري فرمودة 4549 لكاتي فتح بونمنا لبداية محمد آلات داتبر عمر كري خطاب دڵێ بڕۆ فەتح بکە عومەری کوڕی خەتاب لە بیدای داتە ئەبوو بەکر دەشتێ دەگەڕێتەوە دەدا بەر عومەری کوڕی خەتاب ڕادەکا باشە عومەری کوڕی خەتاب ڕادەکا کاتێک دێتەوە مقۆ دروست دەبی لە نێوان موسڵمانان و عومەری کوڕی خەتاب موسڵمانان دەڵێن عومەری کوڕی خەتاب جەبان بوو ڕای کرد عومەری کوڕی خەتابیش دەڵێ نا من فەرمانم دەکرد بەڵام موسڵمانان جەبان بوون ڕایان کرد محمد دەڵێ لەو فەرمودەیە دەڵێ بەیانی ئاڵا دەدەمە کەسێک بۆی فەتحی بکە لا أعطين هذه الراية رجلا يحب الله ورسوله يفتح الله على يدي دەڵێ ئەو ئاڵایە دەدەمە کەسێک بەیانی دەدەمە پیاوێک کە ئەڵڵا و پێغەمبەرەکەی خۆش دەوێ و ئەڵڵا لەسەر دەستی ئەو فەتح دەکا یەکێک لە شوراکان چکە مقاومەتی تێدا بووە قال فدعا رسول الله صلى الله عليه وسلم علي بن أبي طالب فأتاه إياه دەڵێ ئەو بوو پێغەمبەری ئەڵڵا بەیانەکەی علی کوڕی ئەبی تاڵبی بان کرد دوای شکستی ئەبوو بەکر عومەر ئاڵاکەیدایە دەستی باشە کاتێک ئاڵاکەیدا دەستی چاوی ێشایە تف لە ناو چاوی دەکا محەممەد بۆی چاوی باش بێ علی دەڵێ یا رسول الله على ماذا أقاتل الناس قلت أي بيغمبري الله لسر شبنا ما يكشر أو خلق بكام يعني داوي كان لي بكام قال قلت قاتلهم حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله فإذا فعلوا ذلك فقد منعوا منك دماءهم وأموالهم قلت بانجامك شايت من بينن بلن لا إله إلا الله وأن محمد رسول الله أجر هاتو شاتمانيان هنا واتا بون بمسلمان أو كاتا خوين وماليان لمن حرام دبي واتا موضوعك خيانة نبوة موضوعك نخيانة بوا نطر ماش بوا نطر خيانة بوا موضوعك إيمان هنان بمحمد بوا واروها لرحيق المختوم هاتية لابرد سطنوتو شوار بدأ المعركة وفتح حصن ناعم فتح شوراي دوام وأول حصن هاجمه المسلمين من هذه الحصون الثمانية هو حصن ناعم وكان خط الدفاع الأول لليهود لمكانه الاستراتيجي ضلي أو شورايا أو قلاطة بناوي ناعم كهيزي بيشوا يا هيلي برغري يهوديا كان بو چكا شوينيشي استراتيجي هبو وكان هذا الحصن هو حصن مرحب البطل اليهودي
وأو حصنه كسيبو بناوي مرحب باشا. خرج علي بن أبي طالب رضي الله عنه بالمسلمين إلى هذا الحصن. أو علي أبي طالب لقل مسلمان شون هيرشيان كرد سر أو شورايا، ودعا اليهود إلى الإسلام، وبانجيش يهود كان كرقوتي ببن بإسلام، فرفضوا هذه الدعوة رتيان كردوا أو بشر رويدا. ولا برد سطن وتحوت لبرتوشي الرحيق المختوم. وعندما استعصى استادينا سر شورايش سيم بونمونا او دواميش دواتر اتر تواو زور كشتاري تيدا لكريه اويش بونمونا داجير دكر لان مسلمانان جاجني تيدا منالي تيدا حتاو كدوائي دي بوسر شورا يا قلاي نزار كسيميانا. وعندما استعصى حصن النزار على قوات المسلمين وكاتك شورا يا قلاي نزار مقاومة أنكر برانبر بهذه مسلمانان، أمر النبي صلى الله عليه وسلم بنزب الآلات المنجنيق. پیغمبري الله فرماني كرد بدا مزراندني منجنيق. استبيضان لم منجنيق جيا. ويبدو أن المسلمين قذفوا بها القذائف، ومسلمانان دستيان كرد با تهلداني بردو آقر بمنجنيق بوناو قلايكا. فوقعوا الخلل في جدران الحصن أو بولا رجاي برد فريدان آقر فريدان بونمونا ديوارك رخا مسلمانات شو نجوروا. ودار قتال مرير في داخل الحصن أو بشر كشتارش زور لناو الشوراكان رويدا. منجنيق جهازك لدوروا كتوبلي آقر دخنا سريا برد دور دهاويجي، يعني بسر منالو جنو هم منهم وكو محمد وتويتي. دواميش بونمونا باني نسر أو تفاصيلي بونمونا أو شطري يكم بتواوي شكستي هنا دشن بوسر دوام شطري دوام واتر ريزي دوام. كاتب ضلي بيغمبر ناحية نطاط وشقي فتح كرد. تحول رسول الله صلى الله عليه وسلم إلى أهل الكتيبة والوطيح والسلالم أو بو بيغمبري الله هزكي كشانت بو شوراكاني تر. ومهما كان فلما أتى رسول الله صلى الله عليه وسلم إلى هذه الناحية فرض على أهلها أشد الحصار. وكاتك بيغمبر حات تندو تولترين آبلقي خستسر أوانا. ودام الحصار 14 يوما وشوار دروج آبلقيدان، واليهود لا يخرجون من حصونهم، ويهود يكان يندتواني لشوراكان يندربشن، حتى هم رسول الله صلى الله عليه وسلم أن ينصب عليهم المنجنيق. تنام پیغمبری الله بریاری دا که منجنیق بسروانش داب مزرینی بمنجنیق لیان دا. كاتك زاني بمنجنيق ليان دا أيقنوا بالهلكة زانيان تيدشن بمنجنيق سألوا رسول الله الصلح أو أبو داواي الصلح يانكر لبيغمبري الله محمد همور شوازي چي بكار هناوا بو گيشتن بسر كوتن. قتل أبي الحقيق لنقض العهد للا برد وسط الموت وحاشت ليردا محمد كنانة دقري مردي صفية آزارو أشكنجي دا دواتر سري دبري إنجا دواتر دزدرجي سكسي دكات سر صفية جني. وأتى رسول الله صلى الله عليه وسلم بكنانة بن الربيع وأروى أو أبو كنانة بن الربيع ينقرت هناين بولاي بيغمبري الله. وكان عنده كنز بني النضير لبداية كنانة لبني نظير بكاتك آورو دربدربون لمدينة محمد آورو دربدري كرن هر وقت صورة الحشر بيمان دلي هندي چون بو شام هندي چون بو خيبر أوانا چوبون بو خيبر. وكنزي بني نظير بيبو فسأله عنه محمد قتي كنزي بني نظير لچويا گنجينك لچويا فجحد أن يكون يعرف مكانه رفزي كردوك بمحمد بلي لچويا. فأتى رجل من اليهود فقال إني رأيت كنانة يطيف بهذه الخربة كل غداء. كاويش يهودي هاد قلت من كنانة بيني همو بربيانيك لو كلاوية دصورايوا. فقال رسول الله لكنانة بيغمبري الله بكنانة يقول أرأيت إن وجدنا عندك أقتلك؟ قلت أي كنانة أجر هاتو دوزي مانا أو كربتكجم؟ قال نعم. قلت بلى. فأمر بالخربة فحفرت أو بو بيغمبري الله فرماني كرب كلاوكا هل ينكنت فأخرج منها بعض كنظيم أو بهندق لا جنجينا كان دوزيوا. ثم سأله عما بقي إن جاء بيغمبر برسي أو يتر لشوية شو جنجين ديار جنجينا كديار زوربوا. فأبى أن يؤديه أو برفز كردو كبيبلي فدفعه إلى الزبير. بيغمبري الله كناني دابا الزبير بن عوام مردي أسماء خشي عائشة وقال عذبيه حتى تستأصل ما عنده. قلت آزار أشكن جيبدا تاوكو
اعتراف دەکات لە کوێیە. ئازار و ئەشکەنجە لە ئیسلامدا نییە؟ پێغەمبەرەکە دایکی بە ئەزوبەیر بن عەوام وتی ئازار و ئەشکەنجەی بدە بۆی اعتراف بکە. گەنجینەکە لە کوێیە؟ فكان الزبير يقدح بزند في صدره. زبير هەستا کۆتایی تیراسەکان کەوا پۆڵا بوون لی کردەوە، ڕم تیراسە لەسەر سنجی دانا، ئاگری لەسەر سنجی کردەوە بۆی پۆڵاکە یا ئاسنەکە گەرم دابێ ئازار و ئەشکەنجەی بدا. بزند في صدره حتى أشرف على نفسه. ئەو چی بوو؟ تا وەکو هۆشی چوو. بەڕێزان دەنگ دێ؟ دەنگ دێ؟ دەنگ دێ؟ کەسێک تەلەفۆنی کرد. ئەو تەلەفۆنانە ڕابگرن. لێرە دەبینین یەک ئازار و ئەشکەنجە لە ئیسلام بوونی هەیە بۆ ئەتراف، دوو ئاگر بەکارهێنراوە بۆ ئازار و ئەشکەنجە. باشە اینجا دەڵێ ثم دفعه رسول الله صلى الله عليه وسلم إلى محمد بن سلمة. اینجا پێغەمبەری الله کاتێک ئەترافی نەکرد بەو ئازار و ئەشکەنجەیەش دای بە محمد بن مسلمة فضرب عنقه. ئەوە بوو لە ملیدا، گوتی لە ملیدا. باشە وسبى رسول الله صلى الله عليه وسلم صفية بن حيي بن أخطب. وهروها بيغمبري الله صفية بن حيي بن أخطب كرد بسبايا بكويلة، وكانت تحت كنانة بن أبي الحقيق. أو كنانة كوابوت من لمليان دا كجني كنانة بو، وكان عروسا حديثة العهد بالدخول. وتازا هاو سرجيري كردبو لقل كنانة نويبو بوشي تازبو محمد بۆ خۆی بەدەستی هێنا. وهروها ئەوە باڕەت بێ گرنگ نییە. وهروها لە السيرة النبوية لابن هشام بۆ نمونە نهي الرسول يوم خيبر عن أشياء. لە ڕۆژی خەیبەر پێغەمبەری الله نەهی لە هەندێک شت دەکا. هەروەک لە السيرة النبوية ابن هشام ئاماژەی پێکراوە دەڵێتن ولما افتتح رسول الله صلى الله عليه وسلم القموص. وكاتت بيغمبري الله يشق لشوراكاني خيبري كردو بناوي قموص حصن بن أبي الحقيق. أتى رسول الله صلى الله عليه وسلم بصفية بنت حيي بن أخطب. أو أبو كاتك شورايا قلاتي قموصيان كردوا صفييان دسكوت وجنشتري لقلدابو وأخرى معها. فمر بهما بلال بناو ترمكان يهوديشي زور كجرابون. بلال صفية جنشتري بناو ترمكان دابرت. باشا وهو الذي جاء بهما على قتلى يهود. وبلال بناو كشتاركان يهودي داهنان. فلما رأتهم التي مع الصفية صاحت. أو جني لقل صفية بكاتك أو هم كشتاري بيني باوكو براو خزمو كسوكار هاتو هاواري كرد. وصكت وجهها ولدمو تشاوي خويدا وحثت التراب على رأسها وخولي كرد سرسري جنكي لقل صفية. فلما رآها رسول الله صلى الله عليه وسلم قال كاتك بيغمبر أوي بيني قلتي أعزب عني هذه الشيطانة وأمر بصفية فحيزت خلفه. بيغمبري الله قلتي أو شيطانة لمن دور كونوا جنك دقريه ترمي باوكو خزمو كسوكاري خوي بينيا محمد قلتيتي أو شيطانة لمن دور كنوا. باشا وهروى الرحيق المختوم لا برسي سطحة الزواج بالصفية. بزين محمد بزين شون صفية دزكوه. ذكرنا أن صفية جعلت في الصبايا حين قتل زوجها كنانة بن أبي حقيق. أما جمان كرك صفية كراب صبايا كاتق ميردكي كنانة كجرا. ولما جمع الصبي جاء دحية بن خليفة الكلبي. وكاتك صبايا كوكرد ولا جنو مناو واتك كويلا دحيي كلبي كوابياويش قوز بو هميشة جبرائيل لشوي دحيي كلبي بو محمد بديار كوتيا هاد. فقال يا نبي الله هاد قلت أي محمد اعطيني جارية من السبي. قلت يجيك لو جنا كويلا نمبدا خوي بو ناجر رنبي حزي لاهين ببي لوطأ. فقال اذهب فخذ جاري. محمد قلت برو دانيك بو خدبة. فأخذ صفية بنت حيي أو بو صفيي كشي حيي برد. فجاء رجل إلى النبي
پیاوێک هات بۆ لای پێغەمبەر فقال يا نبي الله طيت الدحية الصفية بنت حيي سيدة قريظة وبني النظير لا تصلح إلا لك. پیاوێک هات گوتی پێغەمبەر ئەوە تۆ سەفیەی کچی حویەی دا بە دحیەی کەلبی. سەفیە گەورە ژنی بەنی قوڕەیضە و بەنی نەظیرە، چونکە سەفیە خۆی لە بەنی قوڕەیضە بوو بەڵام شووی کردبوو بە کینانە کە لە بەنی نەظیر بوو. بۆ هیچ کەسێک ناشێت تەنها تۆ نەبێ. وقال ادعوه بها. ئەوە بوو پێغەمبەر گوتی بڕۆن دحیەم بۆ بانکەن و سەفیەش لەگەڵ خۆی بینی. فجاء بها. ئەوە بوو هاتن. فلما نظر إليها النبي کاتێک پێغەمبەر سەیری کرد بینی سەفیە زۆر جوانە، چاوەکانت مناڵیش بوو، تەمەن 14 ساڵی بووە. فلما نظر إليها النبي كاتك بيغمبر سيدي قال خذ جارية من الصبي غيرها. دڵێ پێغەمبەر بە دحیەی گوت بڕۆ ژنە کۆیلەیتر بۆ خۆت ببە ئەوە بۆ من بەجێبێدا باشە. وەدەڵێتن حتى إذا كان بسط السهباء لو شوێنی کە محەممەد نوێژی کرد کاتە گەیشتە بۆ نمونە سەدی سەبحا سەد ئەو شوێنەی ئاوی تێدا کۆ دەکرێتەوە سەدی وەکو سەدی بەخمە بۆ نمونە راجعا إلى المدينة وات لخيبر بو مدينة بلام صحبة همو 10 كيلومتر لخيبر دورنيا أو بو محمد لي بزاوابو. فجهزتها له سليم. سليم دايتش أنزبو أو بو صفيي بو بيغمبر رازان لوا فهدتها له من الليل شو بوشي بردي بو لا رشمالكي بيغمبر فاصبح عروسا بها بيغمبر لي بزاوابو وأقام عليها 3 أيام في الطريق أو بو سيشو مایە وەلو شوێنە پێغەمبەر خۆی بۆ نەگیراوە لە ڕێگا. وهروە لە الروض الأنف في تفسير السيرة النبوية لابن هشام جزء 4 هاتووە دەڵێت وأصاب رسول الله صلى الله عليه وسلم منهم صبايا أو بو پێغەمبەری الله لە خەیبەر زۆر سەبای دەستکەوت منهن صفية بنت حيي یەکێک لەوانە صفية بوو وكان عند كنانة بن الربيع بن أبي الحقيق یەکێک کە ژنی صفية ژنی کینانە بوو أو قوتمان كوا محمد لمليدا وبنتي أملها ودوك مامي صفية لقلي دابون بيكوا. فاصطفى رسول الله صلى الله عليه وسلم صفية لنفسه بيغمبر الصفية بخوي قلدايوا. وكان دحية بن خليفة الكلبي قد سأل رسول الله صفية وأوبو دحية كلبي صفية بخوي قلدابوا فلما أصفاها لنفسه أعطاه ابنتي عمها أوبو كاتك دواتر بون من ضل بيغمبر صفية لا دحية ورقرتوا دوك شمامكي دابتشي دحية كلبي. وروى لا مرقات المفاتيح شرح مشكات المصابيح لا برا جاوسيه في ذكر الصحابة فصل في الصحابيات فصل سبارة بجنا الصحابة 425 سبارة بصفية ضل وقعت في سهم دحية بن خليفة الكلبي ضل أبو صفية بو ببشر غنيمي دحية كلبي فاشتراها منه ب7 أرؤس. بيغمبري الله بحفسر لي كريوا قوتي بيغمبر بصفية قوتي دحية قوتي تو لي درچا بو مني بجبلا تو بخود حفدان با يك بحفت حفسر بيقورينوا صفية بو من بجبلا تو حفسر بخود با بيكاتن واروا ذلكاتك بيغمبر بونمون الشومايا هلا نزي خيبر بونمونا دڵێت تاريخ دمشق لابن عساكر هات وجزء شازلة براتل شش ضلع عن أبي هريرة قال لما دخل رسول الله صلى الله عليه وسلم بصفية بات أبو أيوب على باب النبي صلى الله عليه وسلم ضلكاتك شو بيغمبر لخيوتكي لچادركي لرشمالكي بصفية بزواد أبو أيوب يچه قولي آوركان لا چوار دوري خيوتكي محمد دهاتو دچو باشا. فلما أصبح كاتك بياني بوا فرأى رسول الله صلى الله عليه وسلم كاتك بياني بوا بيغمبر لا رشمالكي هات الدرو أبو أيوب قوتي الله أكبر الله أكبر ومع أبي أيوب السيف وأبو أيوب شمشير إهابة دستوه فقال يا رسول الله قوتي أي بيغمبري الله قوتي تشيبو أبو أيوب قوتي أوجنا إنك تو قتلت أباها باوشي تكشت وأخاها برايد كشت وزوجها مرديت كشت وآمت عشيرتها وهم عشيرتك كشت من لا ترسام شو أوجنا ضربيك اللي بدا لبرو من لتشوار دوري رشمالك أدمامه بلام صفية حزي لبيغمبر ذكرت
زۆر معجب بوو کاتێک بینی گوتی دەستت خۆش بی بۆ کوشتنی باوکم دەستت خۆش بی بۆ کوشتنی برام دەستت خۆش بی بۆ کوشتنی قەوم و قیلەکەم دەستت خۆش بی بۆ تێکدانی خەیبەر دەستەکانت خۆش بی ئەو مێردەی من کوژ من زۆر معجبی تۆم همە گیان کاتێک تۆم بینی لە خەودا بوو لە خەونمدا تۆ وەک مانجێک هاتی نیشتی لەسەر ڕانەکانم هەستم بە نەرمونیانی و بەخشندەی تۆ کرد ئەی حەمەگیان ئەو کینانەی کە تۆ کوشتت نەفرەت لێیدا نەفرەتی خوا من عاشق بووم عاشقی تۆ ئەی گیانی من ئەی حەمەگیان سەردەمانێکی زووە من چاوەڕێی هاتن و دیدی تۆم لەگەڵ ئەوەش تۆ تەمەن 61 ساڵ بوو من کتێکی تەمەن 14 ساڵ سمێڵەکانت قوت بوون و ڕیشت وەکو بزن درێژ و پان بەڵام عاشق و مەعشوقی تۆ بووم ئەی حەمەگیان هەی ئەو دەستانت خۆش بی بۆ ئەوەی باوکت کوشتم برات کوشتم مێردت کوشتم خزم و کەس و کارت کوشتم عشق نازانێ خوێن مانای چییە ئەی حەمەگیان هەی بیلبیلەی چاو باشە لە ئەسبابی نزول الواحدی هاتووە تەنانەت بۆ نمونە ژنەکانی محەممەد گاڵتە بە سەفیە دەکەن بەلە بۆ حاصلەوە گرنگ نیە بە ئاماژەی پێ نەکەین تەدەگەین ئاماژەی پێ نەکەین مشکلە نییە ئەوەش مشکلە نییە زۆر ئاەت هەیە سەبارە بە سەفیە دابەزێت چکەی هەنۆ سوکایەتیان پێی کردیە شکلە نییە تەدەگەین و دواتر هەندێک لە هین دەبینێ بۆ نمونە ئەوانی تر کاتێک تەسلیم دەبن محەممەد دەوێت دەریان بکە دەڵێ محەممەد دەرمان مەکە ئەو زەوی زارە ئێمە شارەزاییمان لێی هەیە ئیش دەکەین لێی 150 بۆ تۆ 150 بۆ ئێمە محەممەد لەگەڵیان ئیتفاق دەکا هەروەک سونەن ئەبی داود کتاب الخراج والإمارة والفيء باب ما جاء في حكم أرض خيبر ئاماژەی پێکراوە لە ژمارەی فەرموودە 2660 ئەوە بوو دەڵێ یا محەممەد دعنا نعمل في هذه الأرض ڕێگامان پێ دەبا لە زەوی زارەکانی خۆمان ئیش بکەین ولنا شطر ولكم الشطر نيوي لا برهمكي بو إيمو نيوي بو إيوة وكان رسول الله صلى الله عليه وسلم يعطي كل امرأة من نسائه 80 وسقا من تمر ولا برهمكان خيبر 20 وسقا من الشعير جوان دشان وخرمان دار خرمان هبوا رقتم 40,000 دار خرمان پیغمبر سالانه 80 وسق لخرماي بهر يچك لجنكاني ددا لا بەروبوو مەکانی خەیبەر و 20 وەسق لە جۆی بە هەر یەکێک لە ژنەکانی دەدا داشە ئەوە باسی ئەوە دەکات دواتر عومەر ئاوارە و دەربەدەریان دەکا وهروەها یەهودیەکان بە محەممەدیان دەگوت دەیانگوت ئەو پێغەمبەرە چییە تەنها حەزی لە ژنانە تكذيب اليهود ولو كان نبيا ما رغب في كثرة النساء اگر هاتو پیغمبر با اون زور حزي لجنان ندكرت كسرقالي كرديه لبيغمبراتي او بعد دقي قرآن دابزي ام يحسدون الناس على ما آتاهم الله من فضله آية 54 سورة النساء الطبقات الكبرى اماجي بكرديه بلام صفية هرب يهودي دمينيتوا كنيزي محمد دبي باشا كنيزي محمد دبي وتنانت كاتك دواي محمد الجيان دا دبي بونونا بجوري سير اعلام النبلاء الذهبي صفية ام المؤمنين بنت حيي بونو منيشك لخدمت كاركاني دشي شكايات دكا لصفية وعمر كوري خطاب دلي صفية رحمي هي بو يهوديا كان واروا ريز لروجي شمه دغري ريز روجي شمه بريز لايا باشا ڕۆژی شەمە بەڕێزە شکایەتی لێ دەکا بەڵام ئەو مشکلە نییە ئەوش مشکلە نییە تۆژێک ئەوانە با بڕۆژکەنا نامێ بابەرگەی دوور و درێژ بکەمەوە
وبيغمبري الله لا بونم بجوري صحيح بخاري كتاب المغازي باب غزوة خيبر جمارة فرمودة 3982 هاتوا ضل بيغمبري الله نهى رسول الله صلى الله عليه وسلم يوم خيبر عن لحوم الحمر الأهلية. بيغمبري الله لا كاتي غزوة خيبر يا لدواي أو بو نهي كرت كغوشتي كري خمالي بخرة واتتاوكو أوكات غوشتي كر دخرة محمد بهوي سيهو كار قد غيكر گۆشتی کەر بخورێ یەکەمیان چونکە کەرێکی دەستکەوت یعفوری زۆر خۆش دەویست تەنان دەڵێن محەممەد و یعفور بەیەکەوە جۆیان دەخوار زۆر حەزیان لە جۆ بوو خۆتان زان کەر حەزی لە جۆی و پێغەمبەری ئەڵڵاش حەزی لە جۆ بووە هەروەک ئاماژەمان پێ کرد ئەو کەرەی زۆر خۆش دەویست کاتێک هێنای قسەی لەگەڵ یعفور کرد هەروەک البدایە والنهایە ابن کەثیر ئاماژەی پێ دەکا دەڵێ پێغەمبەر لە یعفوری پرسی ئەی یعفور حەزت لە ماکەر نییە گوتی نا دایک و باوکم بە قوربان پێغەمبەری ئەڵڵا حەزم لە ماکەر نییە. دوو یاوەرەکان گوتیان پێغەمبەر کەرمان زۆر سەربڕی ئەگەر بەو شێوێ زۆر ببڕین و غەنیمەکانیش زۆرە ناتوان بگەڕێنەوە بۆ مەدینە ئەوە هۆکاری دووەم بوو. سێیەم بە گوێرەی فەرموودەکان هەزارەها مەڕ و بزن و مانگایان دەست دەکەوێ لەبەر ئەوەش بۆ نمونە پێویستیان بە خواردنی گۆشتی کەر نابێ هیچتر. بۆ نمونە حەدیث الحیمار البداية والنهاية جزء ششم ابن كثير ضلي فرمودي كر ضليتن أبي منظور ضليتن قال لما فتح الله على نبيه صلى الله عليه وسلم خيبر أصابه من سهمه 4 أزواج بغال و4 أزواج خفاف و10 أو أواق ذهب وفضة وحمار أسود ضلي ليجك لو خصناني لو شوراني كبيغمبر فتحي كرد شوار جود نعلي دسكوت 4 جود گۆرەوی دەستکەوت 10 ئۆقیە زێڕ و زیوی دەستکەوت و کەرێکی ڕەشی دەستکەوت. قال فكلم النبي صلى الله عليه وسلم الحمار دڵێ پێغەمبەر قسەی کرد لەگەڵ کەرەکە فكلمه الحمار وكەرەکەش قسەی لەگەڵ پێغەمبەر کرد فقال له ما اسمك پێغەمبەر گوتی ئەی کەر ناو چییە؟ قال يزيد بن شهاب گوتی ناوم يزيد بن شهابە. أخرج الله من نسل جدي 60 حمارا الله لبابير گەورەم 6 نسل وچەی دەرهێناوە كلهم لم يركبهم إلا نبي هەر هەمویان پێغەمبەران سواری سەر پشتی بوون لم يبقى في نسل جدي غيري وجگە لە من کەس نەماوە ولا من الأنبياء غيرك وهيج پێغەمبەر جگە لە تۆ نەماوە وقد كنت أتوقعك أن تركبني وتصور دەکەم توقع دەکەم کە سواری سەر پشتم بی. والحاصل دڵ پێغەمبەر گوتی سەمەیتوکە یعفور گوتی ئەوە ناوی تۆم گۆڕی کردم بە یعفور یا یعفور کەرەکە گوتی لەبەیکە گوتی بەخڵامت بم پێغەمبەر. قال تشتهي الإناث قلت حزن لما كرني قال لا قلت نا ودليتن فلما قبض النبي كاتك بيغمبر مئر كركهات جاء إلى بئر كان لأبي الهيثم هاد بولاي بيرك خاونكي أبي هيثم بو فتردى فيها كركتي لا خفر دا خواروا فصارت قبره بوبا غوركي لبر أوي توشي خموشي بوبا هوي أوي بيغمبر مرت توشي خموشي بو كركا انتحاري كرت. وارو على صحيح بخاري كتاب المغازي هاتوا باب غزوة خيبر جماري فرمودا 4013 ضل أنهى عنه بيغمبري الله نهي كرت لسر بريني كري خومالي يا غوشتي بخري بوشي من أجل أنه كان حمولة الناس چونك غنيمة يجار زوربو أجر كركانيان سر بري بايا نعم دزاني چون بينوا أن تذهب حمولتهم نعم دزاني چون باركانيان بهم نوا. وأروى على صحيح بخاري كتاب المغازي باب غزوة خيبر جماري فرمودة 4019 هاتوا أبو هريرة ضلي كاتك فتح خيبر من كرد إنما غنمنا البقر والإبل ضلي مانگایەکی زۆر و مانگا و چێڵ و وشترێکی زۆرمان دەستکەوت. باش ئەوە ئەو شوێنەیە کە محەممەد بۆ نمونە لە قوتیە شوێنەکەشی ڕۆمانتیکە محەممەد کەسێکی ڕۆمانتیک بووە. ئەو شوێنەیە سەحبا یا سەبحا کەوالەی بەزاوە بووە چێبتگایەکی هەڵداوە ئەوە پێغەمبەر ئەو وێنەی گرتیە ئەو کات پێغەمبەری نازدارمان ئەو وێنەیە لە ئلیەن شەوی ڕابردوو بۆم هات داوای نوسخەیەکیشم کرد لە جوبرائیل ئەو نوسخەی بۆ هێنا وتم وێنەیەک بینە کاتێک پێغەمبەری ئەڵڵا لای سەدەکە بەزاوە بوو وێنەیەکی پێغەمبەری ئەڵڵای بۆ هێنام ئەوە شوێنەکەیە کە پێغەمبەری ئەڵڵا لی بەزاوە بووە. ئەوەش باش
ئەلبەتە من بابەتەکە هەمووی تااقەت من نەبوو زۆر شتی تریش تێدا بەڵام زۆر بە خێرایی ئاماژەم پێی کرد زۆر شتی تێدا بوو ئاماژەم پێی کرد لێرەدا محەممەد دەبینی لە هیچ خۆڕایی هێرشی کردووە شەڕی بە خەڵک فرۆشتووە خەڵکی کوشتووە مناڵ و ژنی تۆقاندووە ئازار و ئەشکەنجەی خەڵکی داوە فەرهودی کردووە تاڵانی کردووە ژن و مناڵی کردووە بە کۆیلا دەست درێژی کردوتە سەر ژنان ژنێکی بە حەف ژن گۆڕیوەتەوە و خۆی بۆ نەگیراوە لە ڕوانگەی توراسی ئیسلامی ژن کاتێک دەکرێ بە کۆی لە پێشەوەی سەکسی لەگەڵ بکەی دەبی یەک سووری مانگانە بۆستی ژنەکە پاک بێتەوە ئینجا لایەنی کەم بەڵام محەممەد بۆ ئەوەش نەوەستاوە دەست بەجێ دەست درێژی کردوتە سەریەوە و هەروەها بینیمان کە مەوزوعی محەممەد تێرجۆ و خورمانە بوو تاوەکو خەیبەری بە تەواوی فەتح نەکرد و شتێک نەبوو بە ناوی خیانەت هەروەک بۆ نمونە عەلی کوڕی ئەبی تاڵب لێی دەپرسێ دەڵێ لەسەر چی شەڕیان بکەم دەڵێ پێیان بڵێ باشایەتمانی بێن ئیمانم پێبین ئەگەر هێنایان ئەوە خوێن و ماڵیان لێمان حرام دەبێت مۆزوعەکە ئەوە بوو مۆزوعەکە هیچتر نەبووە دەقی قورئان هەیە و هەموو شتێ پێویست ناکات درۆ بکەن بڵێن مۆزوعەکە لەسەر ئەوە بووە مۆزوع هیچتر نەبووە هیچ مۆزوعیتر لە ئارادا نەبووە و ئەو مۆزوع ئەم مختصر کردەوە چکە لە ڕابردوو ئاماژەم پێ کردیە تااقەتم نەبوو ڕاستەکەی زۆر بچمە تەفاسیلی زیاتریش هەیە هەروەک بینیشتان بۆ نمونە کاتێک بەیانەکەی هێرش دەکەن خەڵک خەریکی داس و شتی خۆیان دەچن بۆ سەر چێڵگەکانیان ئاگایان لە هیچ نییە مناڵەکانیان خەوتون هاوار دەکەن دەڵێن محەممەد و سوپاکەی هات ڕادەکەنەوە ئاگایان لە هیچ نەبووە ئاگایان لە هیچ نەبووە دواتریش کاتێک بۆ نمونە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ئاوارە و دەربەدەر دەکرێن دەست دەگیرێ بەسەر خاک و ماڵ و سەروەت و سامانیان تاوەکو دوایی بەڵێ بەڵێ تۆ تەسەوڕکە کچێکی تەمەن ژنێکی تەمەن 14 ساڵی تازە شووی کردیە بە گەنجێکی یەهودی گریمان تەمەنی ئەو پڕ 30 ساڵ بووە تۆ هاتی کابرایەکی عەرەب لەسەر ئاینی خۆی کابرا مارەی کردیە یەکتریان خۆشویستیە مێردەکەی ئازار و ئەشکەنجەت دەی سەری دەبڕی هەمان شەو دەچی خێوەتێک هەڵدەدەیت و تەمەن 61 ساڵ بوو ئەو کات محەممەد تەمەنی 63 ساڵ بوو نەک 63 ساڵ بووە نزیک 6 ساڵ بەرەوسەر بووە دەست درێژی سێکسی دەکەیت سەرمانای چییە چ کچێکەیە تەمەنی 14 ساڵبی هەز دەکات کاکە ئەخەر ئەوە هیچ دەست درێژەکە لەو لاوە ڕابوەستێ دەست درێژەکە لەو لاوە ڕابوەستێ معقول نییە تەنا ئەبوو ئەیوب لە دەورەی خیوەتەکەی دەسوڕێتەوە کاتێک محەممەد دێتە دەرەوە دەڵێ ئەڵڵاه ئەکبەر دڵ چی بوو ئەبوو ئەیوب دڵێ پێغەمبەر تۆ دوێنێ بوو مێردیت کوشت برایت کوشت باوکیت کوشت خزم و کەس و کاریت کوشت ئەم شەو لێی بەزاوا دەبی من ترسام لەوەی دەگەیەک لێ بدە لووتکەی دڕندەی ئەخەر چۆن ئێوە هاتوون دەڵێن ئەشرەف الخەڵقە چۆن هاتوون کردوتانە بە پێغەمبەر من ئێستا کاکە دەمێ من دەمێ مێشتی کورد بخوێنمەوە هەر بەجددی دەمێ مێشتی کورد بخوێنمەوە بزانم یعنی پیسایی لە مێشتیدایە کا لە مێشتیدایە من دەمێ لەو مۆزوعە تێبگەم بەجددی من دەمێت تێبگەم تێکاکە کەسێکی خاوەن ئەخلاق بێنن بڵێن پێغەمبەرە دەڵێن دەی یەڵڵا مەجالی تێدایە مشکلە نییە کاکە گیان لە ڕوانگەی ئێمە ئەو کەسە فەیلسوفە بەڵام ئەوان بە پێغەمبەر ناوی دێن کێشەمان نییە باشە کێشەمان نییە چۆنە کامەتان ئەوە قبول دەکەن بۆ خۆتان چ مرۆڤێکی خاوەن ویژدان خاوەن ئەخلاقەیە ئەمە قبول بکە باشە دواتریش فەرمانە فەرمان قورئان ئەوەتە ئەنی هینە نەخیانەتیان کردێ نە هیچ مەلاکان دێنەتان گەوجێنە خیانەتیان کردبوو لەبا ئەرە خێڵە خیانەتی کردو کردی سێ کردی 4 کردی 5 کردی معقول نییە کاکە ئەخر معقول نییە تەنها 3 کەس وەرەگرم ئەو پەر 5 کەس چکەوە لایوی دیوەممە بزان چ بەڕێزێک دەوێ قسە بکەن کاگیارۆ فەرموو زان بەکات بکەن ئەگەر بکرێ 3 دقە تاوەکو 5 دقە فەرموو کاگیارۆ بۆتم نات ئەو کاتە باش دکتۆر جان هەر بژی باشی سەرچاو سڵاو ڕێز بۆ گشت هاوڕێیان تازە لە کاتەوە بووم گەڕێمەوە وتم بە قسەی خۆ بژی زۆر سپاس سەبارەت یعنی من نازانم محەممەد ئەگە کەسێک پێغەمبەر بێ ئیدعای پێغەمبەراتی بکە چۆن هەدیە وەرئەگرێ بە چ شێوازێک هەدیە وەرەگرێ اینجا ئەم هەدیەیەش ئافرەت بێت
ئەمە لەلایەک نەبوو ئەوستەبایە بووە ئەوە تۆ باسی ماری قبتی دەکەی بەڵێ 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 ئێستا کە ئێمە سەر ئەوەش جگە لەمە تۆ چۆن بەرچاوت کەسێک برات بکوژێ و باوکت بکوژێ لە هەمان کاتیژە بچی کچەکەی بێنی یان بەپێچەوانەوە چۆن ئەکرێت چۆن ئەتوانی ئەگەر کابراایەکی نەساخ و نەخۆش و سایکۆپاس نەبی چۆن هەرمی خۆی ئەم کارە بەڕەوە ئەزانی دەزانی چۆنە کاکین لە ڕوانگەی بۆ نمونە سێ خاڵی زۆر گرنگەیە لە ڕوانگەی ئیسلامە و دەقی قورئانەوە ئەگەر ژنێک مێردەکەی مرد ئەگەر حسابی مێردن ئەگەر بڵێن شووی بە پێغەمبەر کردیە و بە حکمی مێردەکەی مرد هەروەک دەبینن کوشتی محەممەد ئەو ژنە دەبوایە 4 مانگ و ڕۆژ 4 سوڕی مانگانە پشتوە لەگەڵ 10 ڕۆژ بۆستیش واتە دەبوایە 130 ڕۆژ لایانی کەم بۆستێ محەممەد پێش ئەوەی لێ تاکو دڵنیا بێ لەوەی کەوا زجی نییە ئەوە قورئانە ئەوە قورئانە دەڵێ 4 مانگ و 10 ڕۆژ یا 4 سوڕی مانگانە و 10 ڕۆژ ئەگەر هات مۆزوعەکە تەلاقیش بیکەوە تەلاق نییە بەڵام با بڵێن بە حکمی مێردەکە یان کوشت وەکو تەلاق وایە محەممەد دەبوایە ڕێگا بدە سەفیە 3 سوڕی مانگانە بشوە بۆی خەڵاڵ بێ ئەگەر بژڵێن بابە ملک اليمینە ملک اليمین دەبی 1 سوڕی مانگانە بشوە بۆ ئەوەی لە محەممەد دواتر دەستدرێژی بکاتە سەر محەممەد 1 سوڕی مانگانەش نەوەستاوە لە هەمان ڕۆژ بوو لە هەمان کات بوو ئاخە پرسیارەکە ئەلێرە گریمان کابراایەکی موسڵمان بریندار بووە لەو شەڕە بریندار بووە شتێکی بەسەردا کەوتووە ئاخە تۆ پێغەمبەری چۆن جورئەتی ئەوەت هەیە ئەو کەسە لە پێناوی تۆ خۆی بریندار بووە چۆن نەفست چۆن زەوقت کارێکی لەم شێوەی ئەنجام دەی ینی کەسێک کە نەفسیەتی مرۆڤ نەزانێت یاخود نەخوێن بیتەوە سەیری خۆتان بکەن یعنی خودی خۆتان لە شوێنی ئەم کابرایە دابنن ئەگەر تۆ ئەم کابرایە بوایتەوە ئەم کارت کردبا پێت قبول بوو یاخود کەسێک ئەو کارە بکات پێی دڵم بێ ئەخلاق دڵم بێ ئەخلاق بەڵام بۆ محەممەد ئەشرەف الخەڵقە بەڵێ صلی الله عليه وسلم بەڵێ اینجا ئەگەر بێتەوە سەر بۆ نمونە نامەوێت لە بابەت دەربچم بەڵام بەنسبەت عایشە گریمان محەممەد هێناوێتی بە 9 ساڵی چوویتە لای گریمان پرسیارەکە لێرەیە ئەوەیە خۆ تەنها غەریزە بەتاڵکردنەوەکە نییە باشە کاکین بانەی لەسەر بابەتی عایشە چکە بابەتی مە بابەتی هەمیشە بابەتەکانمان وای لێدێ بابەتێکی دیاریکراوە بابەت فەرع داوێ بۆ ئەولا دوا ئەگەر ڕێگا بە تو دەم بەڕێزی شتریش دێ دڵی ڕێگات بەودا ڕێگاش بە من دەبچم بۆ بابەتێک زۆر ئازەکەی داوای لێبوردن دەکەم زۆر تۆ زۆر ئاساییە دکتۆر جان زۆر ئاسایی بابەتیشمان دەبی سەبارەت هەر وەگوتم غەزوو بە غەزوو دێنە خوارەوە قسە لەسەر هەر هەمووی دەکەن کارێکی زۆر چاکە دەستخۆش لێەکەم هەر دکتۆر جان سڵاو خۆشەویستیم بۆ تۆ بۆ گشتاویان کات هەر بژیت با لە بابەت بادەر نەچین ڕائەت فەرموو نا ئەو یاسایانەشی شکاندووە کە خۆی دایناوە سەیرە ئەو یاسایانش کە خۆی دایناوە شکاندوویەتی پابەندی ئەو یاسایانەش نەبووە سەیرە زۆر سەیرە دکتۆرەی گەورە و بەرز و بەڕێت چۆنی براکەم هەرە بژی سەر چاو فەرموو قسە چێ سەبارە بۆ مۆزوعە لە چوارچێوەی ئەو بابەتدا بمێنەوە برا وەڵا ئەو مۆزوعە خۆ قسەکان دیبن یەک شتەزانی چۆنە دکتۆر پیا ئەبێ حەقیانەت قسەکە ئەگەر هەچیە بێ شتەکان وەکو خۆی باس کات قسەکانە تەواوە ئەگەر کەسێک بێهێرش بکاتە سەر کەسێک بێهێرش بکاتە سەر ماڵەکەت تۆ بکوژێ مناڵەکان بکا بە کۆیلە و دەستدرێژ بکاتە سەر ژنەکەت چی پێ دڵێ بۆ مرۆڤە
آخر ئەمە سەقەتەکەی ئیسلامە، ئەمە سەقەتەکەی ئیسلامە، سەقەتەکەی ئیسلام لێرایە کاکی من بە پیا قسەی حەقیانەت کە و من ڕاستە مسلمانم بەس ئەزانیتی هەشتێ یا وەکو خۆی بە باسی کە کاکە نابێت تۆ لە ماڵی خۆ دانیشت بێتی و یەکێ بێ ماڵەکە و داگیر کات و خوشکێ بەرێت و دایکێ بێت و ژنێ بە خۆ بکوژێت و دوایەوە خەریکی دایک و خوشک و ژنێ بێ بیانجێت و بیانکە بەسە بێ غیرەت هەر بەفعلی بەفعلی لەنا ئیسلامە بە تایبەتی کوردەواری خۆمان هەتا ئەساش ئەو عەقڵیەتی هەیە کاکی من ئەو عەقڵیەتی هەیە هەتا ئێستا کوردەواری ئێمە لەناو کوردەواری ئێمە ئەچێ پێمبایی هەیە کاکڕعەت من با پرسیارێک لەبەر چی وای کردێت تۆ لە چوارچوەی ئیسلامدا بمێنیت پێت وایە خوددا پێویستی بە بێ ئەخلاقێکی بینێری وەک ڕەحمەت بۆ مرۆڤایەتی یعنی چۆن تۆ کەسێکی لە ئەوروپا دەژی کابرایەکی 1400 ساڵ بەر لە ئێستا کابرایەکی بێ ئەخلاق ئەمڕۆ کە تۆ هاتی دەیپەرستی پێت وایە پێغەمبەری ئاخری زەمانە بەڕاستی شەرمەزاریە برا تۆ کەسێکی مسەقەف تۆ لە ئەوروپای یعنی من نازانم ینی تۆ لێکدانەوت بۆ خوا چییە پێت وایە خوددا ئەو بێ ئەخلاقیە لە مرۆڤایەتی قبول دەکات کە کەسێک کردوویەتی بە ناوی محەممەد لە ژێرناوی پێغەمبەرایەتی برا یعنی پێویستە تۆزێک بیرکەیتەوە بەڕاستی من بەزەیم لەگەڵ ڕێزم بۆ تۆ بە سوکای تێمەگە من بەزەیم بە عەقڵت بێتەوە تۆ دنیات بینیوە تۆ لە ئەوروپا بعقلی من تۆ دڵێ مسلمانم ئەو هەموو بێ ئەخلاقیش دەبین کەچی دڵێ مسلمانم سەیرە بەلامەوە سەیرە کاکە لەو بێ ئەخلاقیش ئەمە کافیە بۆ ئەوی خەڵک نەفرەتی لێ بکە برا ئەخر تۆ دڵێ مسلمانم سەیرە هەموو کارێکی توندوتیزی من ڕەتی یەکەمانێ ئەگەر ئیسلام بێت و ئەگەر لە دژی ئیسلام بێت و ئەگەر ئیسلام خۆی بێت هەچ کارێت توندوتیزی تیا بێت و ئازاری بێت من ڕەتی یەکەمانێ لەبەر ئەوەی تەنانەت لە قورئان هاتووە کاتی من کە پێ دەڵێم محەممەد وەکو چییە محەممەد وەکو عیسا وەکو موسا وەکو سلێمان وەکو پێغەمبەرەکانی کە هاتووە بەیانی خۆی گەیانووە و تەواو ئەو کارێک کە کردوێتی خواگیان خۆی هەیە خۆی محاسەبەیەکە ئەگەر کارێکی خراپەشی کردێ بەڵام ئەزانێتی تۆ زۆر جار قسە لەگەڵ ئەەکەم ئەڵە تۆ بۆچی بڕوا بە حەدیث نییە لەبەرەوەی حەدیث قسەکانی ئاەتم بۆ هێنایە حەدیثێکی بچاوی چاوم ئەوەتە ئەزانم ئاەتی 20 وعدكم الله مغانم كثيرة کاکە قورئانە خۆ من چییە خۆ تۆ بۆ من دەخوێنیتەوە دەڵێ ئەی ئەڵڵا دەڵێتن وعدی غەنیمەیەکی زۆرتان پێدەم وعجل لكم هذه وپەلەپەلی تێدا دەکا بۆتان ئەمە چییە خۆ پێویستت بە ئەسبابی نزول هەیە ئەسبابی نزول پێمان دڵێ خەیبەرە کاکە خۆ من بەدەستە من نییە ئێوە سەیرن خۆ چی دەکەی ئەجینا دقیقی غەنیمە بەکەس نایە هەر کەسەوە کە داعش ئاو خۆ قابل لە داعشیش بەنای چۆن لە سوڕەتی ئەنفال هەیە لله خمسه وللرسول سەفا بیستی بۆ ئەڵڵا و بۆ پێغەمبەرەکەیەتی برا چۆن نییە مما أفاء الله للرسول من أهل القرى فلله وللرسول أوي الله لأهل القرى لبني نظير بدستي هنا بو بيغمبركي وبو الله برا وانية تو شون تو وما من رجال إلا نوحي إليه من أهل القرى أواني بوتي خواجان كادك في غمركي نادوت أواني لا عزيزم من باسي دقيق قرآن دبولكم من باسي خيبرت بولكم عزيزم موضوعەکە من باسی شتێشترت بۆ ناکەم تۆ هاتی دەچی مانوحە و نازانم چی وحیچی و شتی وایچی و جارێ ئادا ئەو وحیەی محەممەد گاڵتە جاڕیە پێغەمبەرانتر وحیان بۆ هاتیە ئیلهامە بۆ سەر دڵیان دابەزی و قسەیان کردیە قسەکانیان ئەو قسە بۆ ئیلهام بۆ سەر ئەڵڵا چ پێویستی بێ جوبرائیل دابەزێنی برا ئەڵڵا دەتوانی بەکون فەیەکون ئەوەی دەوێتن بۆ سەر دڵی محەممەد دابەزێنی و تەواو جوبرائیل گاڵتە جاڕیە برا جوبرائیل بە دیار دەکەوێت لە 3 دقی مەدینە برا أصلاً هەتا سوڕەتی ئال عیمران جوبرائیل بوونی نابێ بە هیچ جۆرێک بوونی نییە جوبرائیل لە قورئانەکەت و دحیەی کەلبی یەکەم جار لە مەدینە سەر هەڵدا برا دوای شەڕی بەدر ئەو گاڵتە جاڕیە گاڵتە بە عەقڵی خەڵک دەکات ئازیزم بەڵام وەڵحاصل لەگەڵتان من بۆ جەناب هەنێ من خۆم شخصی خۆم ڕەخنەم لە هەنێک ئاەت هەیە بەڵام ئەزانی چۆنە کاتێکەیەکێت ئەبێت مەسەلەن مەلیکێک ئەبێ یا حکمێک سا بۆ نمونە حکمی دەسەڵاتی خۆمان لەوانەیە مەسعود بەرزانی کەسێکی باش بێ شخصی بەڵام ئەو جەماعەتەی دارمەدارەکەی لەوانەیە هەنێک کارکەن کە کابرا خۆشی پێ ڕازی نەبێ بەڵام لەلای بێت و نەتوانێت قسە بکات لە سەردەمی ئیسلامی لە سەردەمی خولەفای راشیدە تۆ مەجال بدە من بانووس قسەکەم تۆ کە من وەرگرتووە ئەبێ منیش قسە بکەم كاغراد اخرنا عزيزم تو موضوع كان بلا ريدا دبي عزيزم من لا بلا رين يا ريت من موضوع يك دقه من دبي بيشنگ بم
سەبارەت بەو پەیامەی دەیگەینم هەڵس و کەوت و تەسەڕوفاتی محەممەد پێشەنگ نەبووە کەسێکی بێ ئەخلاق بۆ ئازیزم بێ ئەخلاق ناتوانانی پەیامی جوان بۆ مرۆڤایەتی بێنێ ئێوە زۆر سیر و سەمەرەن برا کەسێکی بتپەرست هەتا تەمەنی 40 ساڵی دایکی بتپەرست بووە باوکی کەس نازانی چێیە ئەژدادی بتپەرست بووە بە گوێرەی دەقی قورئان بتپەرست بووە یەک کۆمەڵ گوناحی هەبووە ئەڵڵا چەند جارێک سنجی شەق کردیە بە گوێرەی دەقی قورئان دواتر ئیمانی نەهێناوە تاوەکو دابەزینی سوڕەتی بەقەرە آمن الرسول بما أنزل إليه من ربه لسورة البقرة لكوتايكي پێغەمبەر ئیمانی هێنا بەوەی لەلایەن ئەڵڵا و بۆی دادەبەزی لە شک و گومان دابووە نەیزانیوە شەیطانە یا خوایە کە بۆی دادەبەزێنی بەردەوام لە شک و گومان دابووە ئازیزم ئەم کابرایە گاڵتە بە عەقلی تۆ دەکات ئەگەر هاتو ئیلهامەکە لایەن خوداوە بەوایە لە سەرەتاوە خدا توانای ئەوە هەیە ئیلهام بەدڵ ببەخشێ ئارامی بە مرۆڤ ببەخشێ دەست بەجێ بڕوای بەو ئیلهامە بێتن و تەواو پەیامی خۆی بە مرۆڤایەتی بدا چاوی چاو ئێوە هاتوون لەبەر ئەوەی شارەزاییتان نییە سەبارەت بە مەوزوعی لاهوتی و خوداگەرایی و خوداناسی بەکەیف خۆتان هاتوون عەقلی خۆتان تەسلیم کردووە بەم توڕاسە قێزەوەنا و بە ئێمە دەڵێن ئەشرەف الخەڵق و ئەشرەف الئەنبیا و هەتاوەکو دوایی ئەگەر قسە دەکەی سەبارەت بە خەیبەر فەرمو قسەی لەسەر بکە بەڵام نامەوێت هیچ کەس لە بابەت دەربچێت چکە تۆ دەتەوێت بۆ بابەتی تر بڕۆی من دەمێت لە چوارچێوەی بابەت دەرچوون ئەتوانی بموەستێنی بەس مەجالم بە بامنیش یەک قەوسی بچووک وەڵامی جەناب بەمەوە هیچ لە پێغەمبەرەکان کەسوکاریان یا باوکیان یا دایکیان وەکو جەنابە ئەڵێ هیچیان موسڵمان نەبوون بۆچی محەممەد بە خاتەم بۆ درۆ دەکەی بەناوی پێغەمبەرەکان برا بۆ درۆ دەکەی من تووڕەنی من زۆر ئاسایی لەگەڵ جەناب تا قساکە آخر بني إسرائيل هموي إسرائيل ما نايتيا برا إسرائيل ما نايتيا إسرائيل ما نايتيا تو خريجي شرعي إسرائيل ما نايتيا إسرائيل ما نايتيا ما في توبسو يلا جيشتم فؤاد دكتور كاكا إسرائيل ما نايتيا إسرائيل ما نايتيا بون طلي بني إسرائيل ما نايتيا إسرائيل چه إسرائيل چه يا إسرائيل من شلون كانوا مولفة إسرائيل سورتي هي سورتي إسراء لا قسم نظر إسرائيل إسرائيل لقرآن آماجي بكرا يا بني إسرائيل چه يا بني إسرائيل اذكروا نعمة الله أنعمت عليكم وإني فضلتكم على العالم بني إسرائيل أوانا كديني توراتي أم بدا بزيوة عزيزم إسرائيل چه موسى قومي موسى نا يعقوب كاتك زوران بازي لقال الله لك سيدك حتى ايوه اوش نازل القرآن كتب بإسرائيل ناوي هاتيا لقبقي في كاتك زوران بازي لقال الله لك الله لشوي مروف الله لشوي مروف بوي بديار دك زوران بازي لقال لك كاتك دبيني كسيتي بتوانايا كاتك دبيني كسيتي بتوانايا بل ناوي توم بوري بو إسرائيل باشا اويك يعقوب دوانزە مناڵی دەبێ باشە يعقوب دوانزە مناڵی دەبێ یەکێک لەوانەی یوسف ئەو دوانزە مناڵە هەریەکی دەبن بە خێڵە خێڵەکانی یەهود واتە باوک و باپیری موسا ئیماندار بووینە بڕوایان بە یەهوەی هەبوو بڕوایان بەخوا هەبووە بني إسرائيل بەڵێ بني إسرائيل أو يعقوب کوڕەکانێتی بەڵێ ڕاستە فەرمی يعقوب ئیماندار بووە و ئیسحاق ئیماندار بووە و یعقوب ئیماندار بووە و هەموو لە یعقوبن هەمویان ئیماندار بوون و بڕوان بە تەوحید هەبوو یەک خوددا هەبوو و باوکی موسا و دایکی موسا و کەسوکاری موسا هەموو پێغەمبەرانی بەنی ئیسرائیل بڕوان بە یەکتایی هەبووە برا وانە تۆ لە خۆتەوە هاتی دەڵێی کوا بڕوان پێ هەبووە هەمویان باوک و باپیرانیان هەر هەمووی بڕوای بە یەکتایی هەبووە برا باسی پێش یعقوبی بۆکەم کە بۆکەم باسی ئیبراهیم و بۆکەم ئیبراهیم پێغەمبەری خوا خۆ کاتێک کە ڕووی کردە ئەو ئاەتی بۆ دابەزیوە لە قورئانە هاتووە یەک دەقەبەت مەجای بە جەناب بڵێم ئەو ئاەتە چێکە بۆ ئیبراهیم هاتووە ئەڵێ ووەصەینە الإنسان بوالديه حسنا وإن جاهداك لتشرك ما ليس لك بعلم فلا تطعهما ئازیزم گوێ بگرە ئیبراهیم پێغەمبەر نییە ئێوە کردوتانە بە پێغەمبەر چاوی چاوم لە ڕوانگەی پەرتوچی پیرۆز سەردەمی کۆن ئیبراهیم پێغەمبەر نییە ئێوەن کردوتانە بە پێغەمبەر ئیبراهیم ئەسڵ لە سەرەتا کەسێکی مشریک بووە چاوی چاوم بۆ نمونە مانجی بینیوە گوتوێتی خوددایە و خۆری بینیوە گوتوێتی خوددایە و ئەستێرەی بینیوە گوتی خوددایە ئیبراهیم لە ڕوانگەی پەرتوچی پیرۆز سەردەمی کۆن پێغەمبەر نەبووە
کەسێک کە بیری لە یەکتایی کردوتەوە باشە پێغەمبەر نەبووە بە هیچ جۆرێک دواتر ئیسحاق یعقوب ئەوانە پێغەمبەراتی لەوانە دەست پێ دەکات ئەوە لە ڕوانگەی قورئانەکەی ئێوە کراوە بە پێغەمبەر قورئانەکەی ئێوە ئاماژە بە لوقمانێکی دەکات کەس نازانی چێیە باشە لەبەر ئەوە باوکو باپیرانی پێغەمبەرەکانی بەنی ئیسرائیل باوکو باپیرانیان هەمویان پاک بووینە بڕوایان بە یەکتایی هەبووە بەڵام محەممەد باوکی مشتریک بوو باوکی خۆی نەناسی وەجارێت چێ بووە دایکی مشتریک بووە باشە بە جوێرەی دەقی قورئان محەممەد خۆی مشتریک بووە لە سوڕەتی ئەڵضوحا لە سوڕەتی ئەشەرح ئاماژەی پێ دەکات باشە وە گوناحی زۆر بووە هەتا وەکو دوای لەبەر ئەوە مۆزوعەکە بە تەواوی جیایە تۆ ناتوانانی ئەو بەراوردکاریە بکەیت ناتوانانی ئەو بەراوردکاریە بکەیت کابرایە کە تا 40 ساڵی خۆی نەناسیوە برا هەر بژیت زۆر سوپاس ئەگەر قسەیشترت ماوە فەرموو بیکە هەر وەڵام قسەم نەماوە لەبەر ئەوەن سەری خواردوو ناڵێت قسەکەم ئاگاو دەزانم کاکە مناڵەکان کاک هەردی فەرموو ئازیزم ئێمە دەی فێریانکەین کاک بەختیار چی بکەین برا مەلاکان فێریان ناکەن چکە زەرەری خۆیانە سڵاو لە کاک دکتۆر ئەم کاتت باش سەر چاو کاک هەردی ئازیز چۆنی برا فەرموو بابەتێکی زۆر 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 جوان دەست خۆشی دەیەکەم من ئەزەکەم ڕێی خۆم بڵێم بابەتی خەیبەر ڕێک وەکو بابەتی شەنگالە کاک دکتۆر دەم خۆش یەک فەرقی بچووکی هەیە کاک دکتۆر ئەوەی شەنگال بەغدادەکەی تیان نەبوو ئەوەی خەیبەر محەممەد خۆی تیای بوو هەر ئەوە نەبوو هیچ فەرقی نەبوو تۆ پێ دوانێ هی خەیبەر کارەساتەکە گەورەترە چکە خەیبەر ئەهلی کتابیشن بێگومان حتا ئەڵێ سەیفەی بە شوێن مەیتەکانی یەهودەکان ڕاگەژا خۆت باست کرد یعنی لەمە بناتە خۆ یەهودەکان شوێن کەوتەی ئەڵڵا بوونا بە قسەی خۆیان بەڵێ اینجا کاک دکتۆر من ئازەکەم شتێکی تر بڵێم محەممەد حەدیثێک هەیە کە ڕەوایی بەخۆی داوە ینی کەنیسەک و پارە و ماڵ و هەمووی لە سەعیح بوخاری 328 من عەربەکەی باش نازانم بەس تۆزێک دەڵێتن پێنج شت بۆ من ڕەوا بوو بە پێغەمبەرانی تر نەدراوی یەکێک لەوانە غەنیمەم بۆ حەڵاڵ کرا بەڵێ ئەوەی مناڵم ئەڵێ ئین النبي صلى الله عليه وسلم قال احتيت خمسا ئەوە هەوا خۆ منش وا دەڵێم طيت خمسا کە ئێمە شەڕی خەیبەرمان هەبێ و بە دێکومێت بە مێژوەکەی لەبەر دەستمانە بێ ئەم حەدیسەشمانە بێ و سەحیحش بێ ئیتر کەواتە هیچ پێویستی بە پینۆپەڕۆیەک نییە هیچ ئاشرەفی خەلق نییە ئاشرەفی خەلق وایە ئەوە یەک کردداری جوانیە وە یەک کردداری جوانێ با کاموو مرۆڤایەتی ڕەبت بابێکەوە یەک کردار ئەوانەی ڕادەکەن هیچیان پێ نییە بەڕاستی بەتاڵن تۆ ئەڵێ ئیسرائیل چیە ئەڵێ ئیسرائیلە ئەڵێ ئێستا لێش بپرسای ئەوت خەزەیە باوەڕکەی خەزەیە توزانێ بەنی یعقوبە ئێستا کە پێت دەڵێن فەڵتەیەکی زۆر گەورەتری قورئان سەبارەت بە ئیسرائیل من 6 مانگە دێمە لای بەگەیت و 6 مانگە خوێنمەوە باوەڕکە لە سەدا دووسەیەکی فێربوومە ینی لە سەدا دووسەیەکی بەڵگەم لەشت ساغ بێ هیوادارم پێویستمان بەوە هەیە مەجموعە کەسانێک بخوێنەوە بە دوواداچوو بکەن بۆی ببن بە کەسانێک بتوان ڕوبەڕووی موسڵمانان ببنەوە من بەڵێنم داوە کاک زوم بەڵێنم داوە زانیاری هەرچەند زانا بووم خۆم زیاتر فێرەکەم هەمیشە ئەبێ فێرم بۆی کە هەر کەسێ چکە من دوای فترێکی تر واز چکە من دوای فترێش تر واز تا ڕادەیەک لە کورد دێنم بابەتەکانم بە ئینگلیزی پەخش دەکەم ئەوە نیازم وایە باوەکە کاک دکتۆر بە ئینگلیزی بە یۆنانیش بێ هەردێن قوربانی تۆم ڕێزت هەیە تەکەم هیوادارم تەمەند درێژ و لە سات هەر بژیت کاتت خۆش هەر بژیت دەزانی چیە کاک دەم خۆش کاکردی کاک بەختیاری ئازی سیرکە قورئان لە چەندەها شوێن نازانم چەند دقە لە چل شوێنە دەڵێ ئیسرائیل سەیریکە ئەو فەڵتەیە قورئان لە چییە با بۆ دوات باسکەم ئیسرائیل قورئان نەیگوتێ ئیسرائیل چییە یا بۆچی یعقوب ناوی لێنراوە ئیسرائیل بە هیچ جۆرێک دەی بگەڕێتەوە بۆچی بۆ پەرتووشی پیرۆز پەیمانی کۆن دەڵێ کاتێک یعقوب
باشە زۆرانبازی کرد لەگەڵ خوددا زۆرانبازی یا نەک زۆرانبازی یا مسابقە باشە خوددا لە شوەی مرۆڤ بووی بە دیارکەوتیە زۆرانبازی لەگەڵ کرد بینی یعقوب بەتوانایە گوتی ناوتم گۆڕی بۆ ئیسرائیل وەکو جوبرائیل میکائیل ئیسرافیل باشە ئیسرائیل قورئان هاتووە یا بەنی ئیسرائیل واتە نازانی هۆکارەکەش چییە بۆچی ناوی لێنراوە ئیسرائیل هۆکارەکە لە ڕوانگەی قورئانەوە ئەسڵەن شرکە چونکە لە ڕوانگەی تەوراتەوە یعقوب زۆرانبازی کردیە لەگەڵ خوددا لەبەرەوە ناوی لێنراوە ئیسرائیل تێگەیشتی چۆنە جا ئەگەر هاتوو بزانن کە نایزانن ئەمە خۆی ئەسڵەن قورئان فەڵتەی داوە واتە محەممەد نەیزانیوە بۆچی ناوی لێنراوە ئیسرائیل قورئان چکە ئاماژەی پێ نەکردیە و نەشی گوتیە باشە ئەمە لە پەرتوچی پیرۆز هاتی ئەگەر سفر تەکوین ژمارە چەندە بۆتان دەدۆزمەوە سفر تەکوین بۆتان دەدۆزمەوە کاتە کینی لەگەڵ دەکات باشە ئەمە بەڵێ کاگە ئەو فەڵتەی داوە یعنی نەیزانی هەر ناوی هێناوە محەممەد ئیسرائیل چل جار ئاماژەی پێکردی بێ ئەوەی بزانی کە مەوزوعی ئەجینە ئاماژەی پێ نەدەکرد بیزانیە ئەسڵەکەی ئەوەیە ئاماژەی پێ نەدەکرد سلااو و گوڵاو دکتۆر پشتیوانی دەرچاو هەر بژیت کاکە ئاڵم سلااو و ڕێز بۆ هەموو بینەران و بیسەران من تێبینیەکەم زیاتر کرد جگە سەرەڕای جگە لە بابەتەکە کە دەربارەی خەیبەر ئەو برادرە کە جار بەجار دێتە لایوی تۆ مرۆڤێکی موسڵمانێکی ڕێک و پێک و خاوەنڕەوەشتێک و لە دەرگای بە تەواویدا نەخستووە و مێشی قفڵ نەداوە بەڕای من کاتی ئەوێ هەتا وردە زیاتر تێبگا چونکە و بەسیبەتی ئەوەی کە شەریعەتی خوێن و ئەڵبەتە پێشەوە و دوای ئەوەش موسڵمانەوەمانە بەڵام مادەم دەرگاییدا نەخستووە هیوای تایە ڕۆژە لە ڕۆژان ڕاستیەکانی بۆ دەرکەوێت ئیتر ڕاستیەکان لای ئەو چییە بێت چی نایە ئەوە بابەتێکی ترە بەڵام دەربارەی تۆزە باسی وەحی کرا ئەو هێرایە سەر وەحی بەس من ئەواڵم کاک پشتیوان من دەوری دە جۆرە کەناڵ هەیە ئەتوانم پەیوەندی لەگەڵ جنابەت بکەم لە ئوسترالیا و منیش لە سوید مەیلە بە سەوت و سوورەیە بە ڤایبەرە هەرچی تۆ بدەوێت هەیە ئیتر ئایا من مەوێ ڕستەیەکت بۆ بنێرم ڕستەیەک یاخود دە ڕستەشکە وێنەیەک پێویستە کا من بچم تاریخی کۆنکۆرد بنێر کە تارەکەدا بزێت و تۆش لە مەتار دی سرەکەی بەس یەک نەفەری تایە ئەو نەفەر چیە کاکە وەڵانەیە ئالان لە سویدەوە ئەو ڕستەی بۆ ناڕوو شتێکی زۆر لە کاکە ئەمە خەیاڵی ئەمە فلام کارتۆنە ئەمە فلیمی پاپایە لە کاتی فلیمی پاپای هەبوو پاپای مەسە بۆکسێکی لێ لە ئەو کابرای برورس حەزی لە کچەکەی پاپای کردبووەمانە جادایمە شڕیان بوو لەسەر ئەو کچە جا پاپای کە سپانیچەکەی ئەخوا و بۆکسێکی لێ ئەدا لەم بەردنیا ئەینار بۆ ئەو بەردنیا ئێمە بۆ من هاوا دێ کاکە ئەو شتەوەوە دێتە پێشاوم کە جبراییلێک بێت و باڵەکانی 40,000 کیلۆمەتر بێت و 600 پەڕی هەبێ و باڵی هەبێت یعنی و شتە قۆڕانەی بۆ چییە کۆن فەیەکۆن مەیل بۆ نەیتوانێت مەیلێ بنێرە مەیلی ئەو سەردەما کاکە زانم کەرێک بنێرە بێ قسە یعنی وەلا ئاسمان و نادی ئەم جبرایل فەقیر بۆ ماندوویەکەی بڕوە وەرە ئەمە یەک دوای پاشان بۆ نمونە پێغەمبەرانی بەنی ئیسرائیل جوبرایل گوایندانە بەزیوە هەر ئیلهامێک بووە گوتیانەوە ئیلهامی خوایە بەڵێ یعنی تۆ بۆ نمونە چۆن شاعیر ئیلهامی بۆ دێ شاعیر بۆ نمونە ئیلهامی بۆ دێ خوێنێتەوە کوتێەوەی خوایە و تەواو بینوستنەوە تەواو شتێک نەبوو جوبرائیل بێ و بووی بە دیارکەوێ من جوبەرجیانم و پەیامێکم بۆ تێناوە ئەم گاڵتە جاروێن نییە ئەمە تەنها لە عەقڵی عەرەب لە عەقڵی موسڵمانان بوونی هەیە برا شتێکتر بوونی نەبووە بەڵێ پاشان وەرە بی تون بیگوشە و جیقی دەرکە و کەف لە دەمیە دەرچێتەوە
ئەڵبەتە زۆر بەڕوون و ئاشکرا دیار ئەمە نەخۆشی پەرکەمی هەبووە هەر لەو کاتێک کە ئامینەی دایکی کە فڕێ ئەدا یەک ڕۆژ سەعاتێ شیریشی نەخستۆتە دەمی ئەم ناڵە کە مناڵ بووە پاشان کە حەلیمە سەعدیە کە ئەترسێ کە ئەمە بێگومان نازانن لەو سەردەمەنیان نەزای منش ئەگەر دایکی دەدەهێنێتەوە ئامینە لە وەڵڵاهی نابی چکە کاتێک لەدایک بوو شەبقی ڕووناچی لە نێوگەڵم دەرچوو بوو چوو قەسرەکانی بوسڕای ڕووناک کردەوە شەبقەکە زۆر بەقۆت بۆ ئێستا هەبایە لە کوردستان کێشەی کارەبامان نەدەبوو کاک ئاڵا ئەمە لەوانەیە گریمان ئەگەر واشی وتی بێ کاک پشتیوان چووکە ئەو سەردەما لەبەرەوەی هونەر و شعر وتن و تەنانەت قسەیانە کرد بە شعرەوە بە قافیە و بە شعرەوە بووە مودێلێکو بڵێ چۆن مودێلێکی هات بۆ سەر لەوانەیە ئەو شتەی وتی بێ بە مەبەستی ئەوە نەیوتو بێ کە بەڕاستی ڕوویداوە با بڵێ ڕووناچیە وەکو بلاجکتۆر لە خوزیەوە دەرچووە و لەمبەری هەتا گەیشتۆتە و شوێنە نەخێر جامە بەسم چی ئەمانە تکایە بیرکەنەوە کە سەیری ئەفلام کارتۆنەکەن بزانە ئەمە لە ئەفلام کارتۆنە چێ یاننا مناڵێ وڵا ئەو زەبەلا حاج جبرایل بێنە بیگوشێ چاوی دەرپۆقێتە دەرەوە تفلە دەبیا دەرچێتی بۆ حەزیەتی لێکا کە تو هاتووی نامەیەکی پێ بڵێتەوە هەر دەست بەدەست نامەیەکی پێ لە لاپەڕێ گاڵتە جاریان میکانیزمانە یعنی تەنها لە قورئانەکەی حەمەدا بوونی هەیە زۆر گاڵتە جاریە بەڕاستی بەڵێ پاشان ئەم قورئانە لە لەوحی مەحفوظ پێشوو نووسرا بوو کتێبێکی جوان بوایە جۆرە مادەیەک پەڕەکانی لە جۆرە مادەیەک بووە کە ئیمڕۆ زاناکان سەیریان کرد بکردابیان ئەم مادەیە لەسەر بۆی زەویان نییە کەواتە لە ئاسمانەوە یانەیە تۆ هەموو کتێبەکەی بداتێ هەموو کتێبەکە کورە USB چی پێڵێ مێمۆریستیک ئەی دوای مێمۆریستیکیشی پێ بدات بۆ نمونە نازانم یانی شتێکی زۆر بێمە دەربارەی خەیبەریش و ئەو برادەرش باسی کرد و جەنابیش کە باسی ئەوە کرد وتت ئەنفالەکەی شەنگال ئەنفالی شەنگال بەلایکەمەوە ڕێیەک هەبوو کە خەڵکەکە ڕایانە کرد چەندان کەس لەوانەی بازاران خۆیان ڕزگار لەبەرەوەی لە دەرەوە پێشمەرگە هەبوو بە شێوەی لە شاری نێودەوڵەتی تا ڕادەیەک هەبوو کامیرە هەبوو زۆرە شت هەبوو بەڵێ بەڵام لێرە ئەو جوولەکانە کە لەو ناوچە دەردوو هەموو دوورگەری عەرەب ئیتر بە خەیبەرەوە بە ئەو وڵاتەکانی ترۆشدا کاکنیان نەزای بۆ چۆپڕۆ یخۆ هەلیکۆپتەرش ناها بێ ڕزگاریانکە مەمەڕ نەبوو وەکو مەسەر شەنگال مەمەڕێک هەبوو اینجا بەمەنجەنی کەسانێکەکە بە شۆ ڕێن بەمەنجەنێکیش لێ بدەی بەمەنجەنێک تۆپڵی بەمە لەماکەدە بەمزەقی لێ ئەم خەڵکە بۆ تێناگەمە ئەو برادەرەی ئەو موسڵمانە بەوە چێک کە هەستی هەبێت باشە هەست بۆچی نەبێ بۆ ئەم بەنی قوڕەیزە و بەنی قونەیعا و بەنی نەزیر و بەنی ئەی باشە بیر ناکەنە بۆچی تەنها یەک دانە جەوجولەکە نەماوە لە دوورگەی عەرەبی یەک دانە کەنیسە نەماوە لە دوورگەی عەرەبی لە بەسراوە بگرە هەتا ئیتر کوردستان و مانام کەنیسەی تیا بوو باشم کەنیسانە چیران لێ هات کاڵێن وڵا جیرانای محەممەد جیرانی بوو جیرانەکەی بۆ تەپڵێک بووی لە بەردەم دەرگاکەیدا ئەوستا قۆرانەکە کە چۆن باوەڕی پێەکەم چۆن باوەڕی پێەکەم هەرویستم ئاماژە بۆ بکەم هەربژیت ئەگەر دام خەیتەوە هەر بژیت زۆر سپاس سەیرکە کاک بەختیار لە جینسس واتە سفر تەکوین 32 یعنی وەکو بڵێ سوڕەتی 32 یا بەشی 32 ئایەتی 22 یا 27 با لەوێ بۆ نمونە But Jacob replied, I will not let you go unless you bless me. Jacob واتە یعقوب وەڵامی پیاوەکەی دایەوە گوتی من ڕێگا نادەم بڕۆی تاوەکو پیرۆزم نەکەی. The man asked him, پیاوەکە وەڵامی دایەوە, What's your name? گوتی ناو چییە؟ گوتی جاکوب. گوتی واتە ناوم یعقوبە. Then the man said, پیاوەکە گوتی, Your name will no longer be Jacob or Jacob.
ناوتي تر يعقوب نيا but Israel ناود بوبا إسرائيل because you have struggled with God and with human and have overcome شكتوم الملانيت كرت لغل خدا ولغل مروف وسركوتو بوي Jacob said please tell me your name قلت بيمبلي ناوتيا but he replied why do you ask my name بوشي لناوم دبرسي then he blessed him there أو بو بيروزي كرد تاو باشا بونمون أجر محمد بيزانيا يعني ناوي يعقوب بوشي بو بإسرائيل چونکە بۆ نمونە زۆرانبازی لەگەڵ خوا کردیە و خوا لە شێوەی مرۆڤ بۆی بەدیارکەوتیە محەممەد ئەو شەکرەی نەدەشکاند تێگەیشتی چۆنەمە بەسم لەوە بوو یعنی ئەو شەکرەی نەدەشکاند لەبەرەوە موسڵمانان نازانن و قورئانەکەش پێیان ناڵێ و مەلاکانیش نازانن دەبەنگن ڕەنگە بزان ئەگەر کەسی خوێندبیتەوە لە هین دەبەنگن چونکە نازانن باشە ئەڵبەتە قسەی مناڵانەیە من ناڵێم قسەی مناڵانەیە بەڵام کەکە سەیریکە قسەی مناڵانەیە من دەڵێم قسەی مناڵانەیە خۆ نەمگوتی ئەو قسە ڕاستە بەڵام دەڵێم قورئان چل جار ئاماژەی بە ئیسرائیل کردیە تاچی موسڵمان نازانی بۆچی بە یعقوب دەوترێت ئیسرائیل من هاتیمە بۆی لێک دەدەمەوە هیچی تر کاکەجان لێکدانەوەش ناکەم باشە باش هیچ تر لێکدانەوە ناکەم باشە هیچ تر پێتان ناڵێم هۆکاری ناوەکان جیە تێرەگەی هیچ تر پێتان ناڵێم دەڵێم ئەگەر محەممەد بیزانیایە لە قورئانەکەی ئاماژەی بە ئیسرائیل نەدەکرد چونکە ئیسرائیل شرکە لە ڕوانگەی ئیسلامەوە تێگەیشتی ینی بۆچی خەڵک نازانم بەڕاستی سەیرە ئەمیش دەزانم مناڵانەیە کاک زانا فەرموو ئازیزم باش دوم جارەوە گیرا کاک دکتۆر فەرموو برا باشی دەنگ و باسە من زۆر باشم تۆ چۆنی هیوادارم باش بیت بەڕاستی من زۆر باش ماندوو نەبیت هەربژی سپاس دەکەم هەرچەند ماندوویشە زۆر پێوە دیار نییە و ئێنێرژیەکی باشت هەیە نە باشم خراپ نیم جاوێت هەر بمێنی و سەرکەوتوبی کاک دکتۆر یەکەم حەزم کرد مداخەلەکەم یەک دوو قسەیەکی کەم لەسەر مێژوو بڵێم بە چاوان فەرموو من زۆر هەمیشە شتێک سەرنجم ڕاکێشێت کە بەڕاستی بۆمە بێ بە پرسیار و کە وەڵامەکەیشیم تا ئێستا وەرنەگرتووە لەبەرەوەی هەمیشە تۆ کە پرسیار لێگەکەی هەر ئێمە هەر عادەتەن وایە کورد لەگەڵ ڕێزمە زۆر جات کە لە مەسڵاحەتی خۆی نەبێ ئەو کەسە پرسیارەکە یا جوابەکە لە مەسڵاحەتی خۆی نەبێ یان پێچ و پەنات بۆ دۆزێتەوە ئەها بەملاولا ئەدبە جا مسلمانی کوردیش بەڕاستی من زۆر لە مەلای زۆر زیرێکیان کە بۆ خۆیان بە نەجم و بە ئەوەی ئەزانن پرسیارم کردووە بەڕاستی هیچ جوابێکی پێ نییە بۆیش حەزم کرد تیشک خەمە سەر شتێ لێرە لە لایڤەکەی تۆ یەک دووهەمینیشیان چەند هاوڕێیەک زۆر دەمێکە لە لایڤی تۆ بەشداری ناکەم یەک دوو برادر لە مەسنجەر بۆیان نووسی بوو متم با بە مەشغەڵەتی ڕۆژگار و ژیانی ئێرێ دەنا دکتۆر پشتیوان لای من پیاوێکی جوان و ئەزیزە بۆیە ژەر حەزم کرد دەستخۆشیت لێ بکەم و هەر ئەوەی کە هەر ئەو وەک پاڵپشتی و دەستخۆشیەک حرمەت و ڕێز بۆ ئەو ماندوو بوونەت بەڕاستی کاک دکتۆر من یەک شت هەیە کە من لێ حاڵی نابم حەزەکەم زۆر بە کورتی باسی بکەم ئەو مێژووە وەک تۆ هەمیشە بەراورد دێگەکەی من زۆر جوانترین شت بەراوردە بەلای منەوە وایە سەیری هەرچی حاکم و هەرچی ئەوانەی کە قەزاوا دەکەن بە گریمانە و بە بەراوردکردن تاوان و پاکی و خراپی لە یەکجیاکەنەوە بەلای منەوە زۆر مهمە ئینسان گریمانە و ئەو شتە بە هەرحاڵ من ئەڵێم مێژوێکی کۆن باز ناکەین باسی نەوە یەگەکەین زۆر کەس هەیە ئەزانێکە بنەماڵی مەلا مستەفا هاتنە سەر حازرینەوە یەک بەڵام لە مەسڵاحەتی خۆیان شتێکیان نووسیوە تۆ کە ئەمان شۆڕشیان کردو لە ڕاپەڕینا بەشدار بوون ئەم مێژوە چاواشەکاریە وا گەێنراوەتە پارتیەکان ئێستا پارتی هەیە لەسەر ئەم مناقەشەیە ئامادەی فیداکردنی گیانی خۆی تایە کە بڵێ بنەماڵی بەرزانینەوە یەک ڕاپەڕینیان کردووە مەبەستەکەم لێرا نووسینەوەی مێژووە بە درۆ لە دەمی زۆر کەسمە من ناچمە بەرەیەک دیفاع لە خەڵکێک بکەم من کارم بەوە نییەوە دیفاعیش لە کەس ناکەم بەڵام بۆ نمونە نەوشیروان مستەفا زۆرمان بیستوماناڵەن بە تەور خەڵکی کوشتووە هەتا ئێسش بەڵگەیەک نییە کە بە تەور خەڵکی کوشت بێ بەڵام چونکە دەم بەدەم هاتووە زۆر کەس باوەڕی پێیەکە ئۆکەی ئەمەش بەجێ خۆی
من پرسیارەکەم لێرە ئەمەیە مێژوویە کە توراسێک 1400 ساڵ لەمەوە پێش مسلمان چۆن ئەوەندە بە ئیتیمینانێکی ئەوەندە بە متمەینیەت قسەی لەسەرکاوە گەوەی خۆی لە ناو ئەحداسەکانە ژیابێ کامێرە محموڵی پێ بووە بەڵێ یعنی من بەڕاستی من سەر لەوە من بۆ خۆم شخصی خۆم کاک دکتۆر ئێستا کێ خەڵکێک هەیە پێشتیشت بۆ تۆیان ئەو تۆمانە پێچاوەتەوە بۆ هەموو بێدینەکانیش ئەڵێن لەگەڵ خوشکی خۆیانە بن لەگەڵ دایکی خۆیانە بن ئێستا تۆهمەیەک بۆ تۆ بپێچنەوە بڵێن دکتۆر پشتیوان لەبەرەوەی دەست درێژی کردووەتە سەر خەڵکێک بۆ نمونە دوور خراوەتەوە بۆ وڵاتێک و مافیەوەی نێبێتەوە کوردستان لەوانەیە ئەم شتە ببێ بە مێژوو خەڵکێکە بێ دوای 30 ساڵی تر دکتۆر پشتیوان بەم شتە ناشرینە بناسێتەوە ئیتر خۆ خەڵکی ئەو سەردەمە باوەڕ ڕکات بەڕێی من خەڵگە بێت چاوکراوەتر بێ لەوە کە تۆ باوەڕ بە مێژوو من باوەڕ بە دوێنێ ناکەم من دوێنێ نازانم یعنی من ئەو شتانەی کە ئێستا کاک دکتۆر تۆ 5 دقه قسە بکە ئەبێت 45 دقه ڕوونکردنەوە بێ خەڵک لە ئێستا لە حاڵە لێت تێناگا ئەبێ ڕوونکردنەوەی بیتێ من لەوە تێناگەم چۆن باوەڕ بە مێژوویەگەکە شەڕ لەسەر مێژوویەگەکە نە لەگەڵ عەقڵ و منتیقیەتەوە نە لۆژیکی تایە نەخۆی تیای ژیاوە پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێ ڕۆشتە فلان شوێن فلان کەس بە خێراتنی کرد لەبەری هەڵنەساوە گەوەی خۆی لەوێ بوو بێ یعنی نەوعێگەی جێڕێتەوە من بەلامە زۆر سێراڵم باشە ئەمە تۆ خۆت لەوێ بوو یاڵێنا ئەی چی نووسراوە قل ئەوە نیە عن هەتا ئێخر باشە ئەمە کێ وتوێتی بۆ نمونە من حرمەتێکی تەواوم بۆ تۆ هەیە دکتۆر پشتیوان توێتی ئەخ چێڵە کاکە دکتۆر پشتیوان ڕازەکە بۆ نمونە ئەڵێ مەبەستم بۆیە تۆ نظام بەبستی بەڵام قورآنەکەش ئەوە هاتێ برا خۆ قورآانەی ئەمڕۆ بەردەستا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1924 برا خۆ قورآانی سەردەمی عوسمان نییە نۆ کۆپی هەبووە فەرم و بڵێ موسڵمان یەک کۆپی قورآانی عوسمانم پێنیشان بدا بوونی نییە دەکەواتە چۆن بزانین ئەو قورآانەش دەستکاری نەکراوە دەکەواتە بەڵگەی مێژووی نییە بەڵگەی مێژووی نییە ئێستا کاگالان تیشکی بە شتێکی زۆر جوان کرد هەر هەمووی لەسەر بنەمای درۆ هاتێ برا هەر هەموو قورآانەکەش لەسەر بنەمای درۆیە و فەرمولەکانی کاگالان ئاماژەی بە شتێکی زۆر جوان کرد من ڕۆحی قسەکەی وەرەگرمێڵێمەوە ئێستا ئەو شتێکی وت بۆ نمونە بەردێکە دۆزرێتەوە لە شوێنەیە پەیکەریا لە ئێسکە پەیکەرێکە دۆزرێتەوە عیلم بەوە گەشتووە زانێ هیچ چەند ساڵ لەوە پێشە ئەوە یعنی نەئەبواە کتێبێ پەڕەیە کاغەزێ بدۆزرایەتەوە عیلم دەری خستە کە ئەمە هی 200 ساڵ لەمەوە پێشە یان 1000 ساڵ لەمەوە پێشە نەئەبوو ینی شتێک جێنم بۆچی فیرعون ماوە فیرعون چەند ساڵ پێش پێغەمبەری ئیسلام بووە هەر شوێنێکی ئەو کوردستانە هەڵ دەکەنی بە تایبەتی شاری هەولێر گۆسکەیەکی شکای دەدۆزیەوە پارەیەکی کۆن دەدۆزیەوە شتێک دەدۆزیەوە چکە شارێکی ئەفەریە باشە وەتەنانەت کارێک هەڵی دەکۆڵی دەبی یونسێف دەبی لەوێبی یونسکۆ یان یونسێف دەبی لەوێ بیتن بۆی ببینێ شتی ئەفەری لێ یاننا بۆی دەستکاری نەکرێت مەکە هەمویان هەڵکۆڵی ئەو مەکەیەکەوا دەڵێن کۆنترین شارە هەمویان هەڵکۆڵی یەک شتیان نەدۆزیەوە واتە مەکەش درۆیە شاری پیرۆزی ئیسلامیە باشە ئەو بەرنامەیەش درەوە حافظ شاری پیرۆزی ئیسلام ئەخر معقول نییە کاکە بە گوێرەی تراسی ئیسلامی مەکە کۆنترین شارە لە جیهان القورایە وەکاتێک ئەڵڵا زەوی دروست کرد لەوێ وشکایی دەستی پێکرد هەڵی دەکۆڵی هیچ لێدەدانە کورە نەگۆسکەیە کورە نەبەرداغێکی قوڕین کورە نە بتێک لەو بتانەی کەوا بوونیان هەبوو هەر هیچی دێنە واتە هەمووی لەسەر بنەمای درۆ هاتووە برا ئیسلام لەسەر بنەمای درۆ ئێستا کاک دکتۆر من شخصی تۆ من پرسیارەکە دەربارەی شخصی خۆ دەکەم هیچ مێژوویەک هەیە دکتۆر پشتیوان ئامادە بێ خۆی لەسەر بەکوشت بە یعنی 100% ئەوەندە باوەڕی پێی هەبێ کە بڵێ من بە تایبەتی مێژوێکی ئەوەندە ساڵ دوور و درێژ یعنی شتێکی ئەوەندە بێ غەوش و پەڵە هەیە بە شێوەیەک ینی من بەزمە بەستەکەم ئەوەیە وەختێک کە تۆ ئەگەر لایەنگیریش بکەی مسلمان ئەگەر لایەنگیریش بکە ئەگەر جیرۆدەی عەتف و سۆزە یان وابەستەی هەر شتێکە با جۆرێک بیکە احتیمالێک جێ بێڵێ بەڵام ئەوان ئەوەندە بە 100% و یەقینەوە شەڕی لەسەرەکەن وەک ئەوەی بۆ خۆی لە ناو ئەحداسەکە ژیابێ یعنی باوەڕت بێ دکتۆر من بۆ خۆم
چەند جاریژەم قسەم کردوتەوە من مسلمان بووم من گوێم لە مەلا گرتووە گریاوم بە دیارەوە ئەوەندە جوانە و ینی من وام زانی و ئەو مەلایە بۆ خۆی لەو سەردەمە ژیاوە ئێستا کە فکرێکەکەم ئەڵێم چەندە حەقیر بووم من ئەو مەلایە وەکو من ینی خۆتۆ لەو سەردەمە نەژیاوی چۆن ئەوەندە بە ئیتمینانەوە قسە ئەەکەی کە ئەو شتەوا ڕوویاوە ئەوە چمێژ ینی من بە هەرحاڵ من بەس ئەوەنداڵێم ئەڵێم هیچ مێژوویەکی بێغەوژ و پەڵە نییە هزار و ئەوەندە ساڵ لەمەوە پێش و کە هیچ بەڵگەیەکیش نییە بۆ سەلماندنی لا ئەلبەتە بەتایبەتی ئیسلام لەسەر بنەمای درۆها لەسەریکە کاردانە ئێستا کە پێی دەوترێت دێتسی سکرۆڵ دۆزیانەوە ئەوی پەرتوچی پیرۆس هەیە سەردەمی کۆن یا پەیمانی کۆن پەیمانی نوێ خۆی لە 66 دانەوە پەرتوک پێکاتیە پەیمانی کۆن 66 پەرتوچیان دۆزیەوە لە چەندەها ئەشکەوت و دەگەڕێتەوە بۆ ساڵی 150 پێشداین برا کاربۆن دەیتینگەیە 150 ساڵ پێشداین بەراوردیان کرد لەگەڵ تەوراتی ئێستا دەستکاری نەکراوە ئەوە بەڵگەیە باشە ئەوە بە بەڵگە وەردەگیرێت فەرم و یەک قورئان بێنن لەوانەی عوسمان نووسیوێتی ئەوشکە قورئان عوسمان قورئانی کۆ کردەوە و نۆ نوسخەی نارد بۆ میسری نارد بۆ دیمەشقی نارد بۆ کوفەی نارد بۆ بەسڕای نارد بۆ نازەم کوێی نارد بۆ یەمەنی نارد فەرم یەک نوسخە لەو قورئانەمە پێی نیشان بدەن بەراوردی بکەین لەگەڵ ئەو قورئانە ئێستا باوەڕ بێ کاک دکتۆر تێگەشتنی تۆ بۆ مەوزوع و پرسیارەکان زۆر دقیقی و منطقیە بۆ یەکێک لەو شتانە کە من زۆر معجیبیم ئەوەیە باوەڕ بێ ئەوە ڕێک ڕۆحی پرسیارەکەی من بوو تۆ معقولە کڵاو مێزەرێک گەن نەڵێن ئەمە هی پێغەمەری ئیسلامن جووتێ نەعلیانێ ناوە داناوە مووەکەی سەری ماوە بەڵام پارچە وەرەقەیەک نەماوە کە نووسرا بێتەوە و تۆ عیلم پێی بگا بڵێ ئەمە هی ئەوەندە زار لەمە پێشە دەم خۆش ئەوەیە پرسیارەکە زیاتر وەخت ناگرم من هەرەوەندەم هەبوو یەک خاڵی تریش حەزم کرد بڵێم ئەگەر خوددا ئێمەی دروست کردووە خوددایەک هەیە ئێمەی دروست کردووە با لەسەرەوەی کە ئێمە بێحورمەتی بەبوونی ئەوەکەین بێڕێزی بەبوونی ئەوەکەین بە توانەکانی ئەوەکەین با بۆ خۆی تۆڵە بکاتەوانێ من پێم وایە ئەگەر خوددایەک بە شەریەتی دروست کرد بێ پێویستی بەوە نیە شمشێرێ باتە دەست دکتۆر پشتیوان و بڵێ هەچ کەس منی بێحورمەتی بە من کردبی کوژە با بۆ خۆی ئەوە بکە بۆچی سزای بێدین و ئەوە ئەدرێ هەر ئەوە بوو ماندوو نەبوونی لێ یەکەم و چاود نازە گیان من و تۆ بەڕێزانی چەند ساڵە قسە دەکەین بۆی خوددا پاکەینەوە لەو شتە قێزەوەنانەی بەڕاستی هەزاران ساڵە درۆ بەدەم خواواکرێ حرمەتم هەیە و چاوەکانت نازەکەم دکتۆر گیان و تیشیانەی بۆ ئەوروپا هەر وەختێ بێ لە خزمەتین ئەلبەتە دەتبینم ئەلبەتە لە کاکێستون نا سەرچاو زۆر پێخۆشە و لە خزمەتە ئەو برادرە نووسیویەتی بە وەڵامیشتن دیار ئەحمەد محەممەد دەتەوێت قسە بکەی برا دەڵێتن ئیسرائیلی ئەنی عەبدوڵڵاه هەموو شتێک لایەوە ناوی عەبدوڵڵایە تێو بۆم ناردی هەموو شتێک لایەوە عەبدوڵڵایە کامیرەم بۆ نارد برا کامیرە تۆزێک پێمان بڵێ دەی هەموو شتێک لایەوە یعنی عەبدوڵڵایە وەنیە باشە ئیسرا مانای چیە برا ئیسرائیل دەزانی ئیسرا مانای چیە یعنی شەو ڕۆیی باشە بەمانای عەبد نایە تێبگە تێ یعنی لە قورئانەکەت هاتیە سبحان الذي أسرى بعبده ليلا واتە شکۆمەندە ئەو ئەڵڵایەی کە بەندەکەی بە شەو ڕۆیشتاند باشە ئەوە بەمانای ئیسرا دێتن باشە بەمانای عەبد نایە فێر بە فێر لە ئێمە فێرە عەقڵ بن لە ئێمە فێرە عەقڵ بن ئێرە قوتابخانەی پشتیوان عەبدوڵڵایە تۆپخانەی شۆڕشە موسڵمانان فێرە عەقڵ دەکەین سەبارەت بە توڕاسەکەی خۆیان باشە هاتیە جا جوێنیش دەدا سەیر لەوەدایە فیلعەون کا خاریج فەرموو باشە کامە فیرعەون بۆوی دۆزیانەوە کامە فیرعەون بوو کە دۆزیان بەس لای ئێوە هەموو فیرعەونە هەر هەمووی فیرعەونە فەرموو کا خارج سڵاو و ڕێزم هەیە بۆ جەناب کاک دکتۆر هەر بژیت کاکە برا هەر بۆ هەموو گوێگرانی خۆشەویستیش بابەتەکە دوازان لەسەر سەفیە و هین بوو خەیبەر بوو بەڵێ خەیبەر بوو یەک نامەوێت زۆر کاتتان لێ بگرم چونکە وازانم کاتیش لای جەناب زۆر درەنگە بەڵێ ئەگەر بە 3 دقیقە کۆتایی پێبینی پوختی کەیتەوە سوپاست دەکەم تەنها 2 دقیقە یەک نمونەی بشکۆلەیەنمەوە ئەگەر گریمان ئەمریکا هاتە عێراق
عێراقی داگیر کرد هەموو پیاوەکانی کوشت هەموو ژنەکانیشی برد بە سەبایە مناڵەکانیشی کردە غیلمان و ویلدانی خۆیان ئایا خەڵک یعنی خەڵکی ئەم سەردەمە چی بە ئەمریکاڵێن پێناڵێن کارێکی زۆر بێ ئەخلاقی کردووە ئەوجا نەگەوە کا خارج ئەوە جندێکی ئیسرائیلی هەیە لە ژنێک دەدا ژنێکی عەرەبەها پاڵی پێوە دەنێ بەداخەوە کەوا کارێکی قێزەوەنە کردیانە بزانە چۆن جندی ئیسرائیلی دەستدرێژی دەکەنە سەر ژنانی موسڵمان کردیانە بە هەراهۆریا بەزم و ڕەزم فەیسبوک هەتا کوورەبا بە پێغەمبەرەکە دەستدرێژی سێکسی کردوتە سەر ژنان ئێوە باسی چی دەکەن باشە لەگەڵەوەش نەفرەت لە ئیسرائیل بدا مەوزوع ئەوە نییەکەوە ئایا پرسیارەکەی من لەوایە ئایا ئەگەر مەسەلا گریمان وتمان ئەمریکا ئەمەی کرد گریمان ئەڵێن داعش ئەمەی کرد نەگریمان داعش ئەوەی کردووە هەر شتێکی هەر کەسێکی کە ئەم ئیشە بکات لە شکۆی کەمە بێتەوە لە ڕێزی کەم ئەبێتەوە لە ناو کۆمەلگایە بە سووک و چروک و ڕسوە نیشان ئەیدێت بۆچی هەتا ئێستەکانی 1400 ساڵە ئەمە شتەکان هەمووی وازەحن بە دۆکیومنت بە دەلیل کە ئەم شانە بووە ڕووی یاوە هەتا ئێستەکانی موسڵمانەکان هەر لە شکۆی محەممەد زیادەکەن هەر بۆی زیادەکەن یعنی ئەمە لێرە زۆر پرسیارێکی زۆر نالۆژیکیە بەڕاستی ینی سەری ئینسان سوڕەمێنێت لەم شتەیە خۆ منیش هەمان پرسیارم لە کاگڕات کرد گوتم بۆ دڵێ ئەو کارە قێزەوەنە کەچی تۆ دڵی موسڵمانیشم ینی بەلامەوە سەیر و سەمەرەیە وای یاننا بەسکەی خۆیانە کاکە چۆن بڕیار دەدەن وەزائیدن کاک دکتۆر داعش هاو عینەن کاری کردووە قاعدە عینەن کاری کرد بۆکو حرام لا یەزال عینەن کارەکات لەلای هیچ کەسێک داعش مسلمان نییە لەلای هیچ کەسێک قاعدە مسلمان نییە لەلای هیچ کەسێک بۆکو حرام مسلمان نییە لەلای هیچ کەسێک لە مقابلەکەیە یەکگرتو مسلمان نییە لەلای بڕواکە محەممەد سەلەفی مسلمان نییە لەلای سەلەفی هیچیان مسلمان نیە یعنی ئەی کێ مسلمانە ئەی کێ بەرپرسە لەم شتە تۆ سیرکە لەلای قورئانیەکان محەممەدیش مسلمان نییە لەبەر ئەوە دەڵێن فەرمودەکانمان قبوڵ نییە تەنها قورئان محەممەدیش مسلمان نەبووە لای قورئانەکان باش ئێمە شکایەت لەلای کێ بکەین کێ بەرپرسە لەم شتانە ینی بڕوانە ئێستا من لە دایکم بپرسم بڵێم یەکگرتو مسلمانە ئەڵێن نە تۆت ئەتەسەور کە دایکم هەموو ڕۆژی دووشەممە و پێنجشەمەیەک بە ڕۆژووە بڵێم کۆمەڵ مسلمانە ئەڵێن نە ئەوانە سیاسین ڕۆڵە تیان هەڵە خۆ دایکم خۆی بە گەورەترین مسلمانی دەزانێت بە هەمان چەشنیش دایکی تۆ باوکی تۆ هەموویان ئانی ئەنی شکایەت لەلای کێ بکەین ئەم شتانە لەلای کێ باز بکەین لەلای کێ چۆن ینی دەردی خۆمان دەرببڕین کەس خۆی بە مەسوولی ئەم شتە نازانێت بەڕاستی با زۆر کاتان لێ نەگرم بەڕاستی ئەم بەرنمەیەشی کە پێشکەشێک زۆر بەرنمەیەکی جوانە وەلەو دوو بارەشە و سێ بارەشە بەڵام هەتا 1000 بارەشی کەیتەوە هەر باشترێکە بۆ ئەوەی مەمۆریمان تازەکەینەوە شتێکی باش و خراپ نیە واز لەو تێکستە مناڵانیە بێنە دەیتە ژوورەکە بۆ ئاژاوە نەبەس فەرموو تااقەتی ئەو تێکستانم نییە بورە کاک ئاڵان من بڵۆکم کرد چکە هاتیە تەنها گاڵتە دەکا لە لایوی پێشووتر و لەو لایوەش خەریکی گاڵتە جاڕیە دەگەی گاڵتە جاڕی لە هیچ کەسێک قبول ناکەین باشە لە هیچ کەسێک قبولی ناکەین ببوورە مەوەستم تۆنی بەڵام ئەو کەسی کەوا بڵۆکم کرد دەبی تۆزەک سنووری خۆی بزانێ زەردەشت ناسر فەرموو باشە من لێرە دانانیشتینە کەسێک بێ قەشمەری بکاتون و ڕابوێرێ بۆەوە لایڤان نەکردوتەوە کۆمەڵێک مرۆڤی بەڕێز لێرن هاتون بۆی قسە بکەن ڕێی خۆیان بەیان بکەن دکتۆریان سڵاوت لێبێ ئەربژی سەرچاو کاکە برا سەرچاو کاک کاوە تۆش بەخێر بێت فەرموو کاکە برا
دکتۆر جان من دەستی ماندووبوونت دەوشم پێش هەموو شتێک بمبەخشە تازە لە خەوە ساڵم بەڵام لە خۆشەویستی تۆ لە ناو جێگاکە بووم وتم مادام وەرمیگر با داخل بم هەر بژیت فەرموو برا پێ خۆشحاڵ دکتۆر جان دەستخۆشیت لێ دەکەم بۆ هەموو ئەو زانیاریانەی کە هەتا هەر بژی ئەو برادەرە نازانم قسەیەک لەسەر ئەو برادەرە بکەم یعنی کەوتت ئیسرائیل واتای چییە ئەوە هەر لە منداڵیەوە من بیستومە منداڵ بوو منداڵ تەمەنم تقریبا 46 ساڵە بێ هەر بیستومە ئیسرائیل یعنی عەبدی خوا ئەخە تۆ بزانێ یعنی من ئەمە یعنی من تەمەنم با بڵین ئەگەر لە 9 ساڵیەوە با بڵین لە 9 ساڵیەوە بیستومە یعنی مە چەند ساڵ کاکین کەواتە هەمومان ئیسرائیلین هەر هەمومان عەبدی خوین ێ وایە کەواتە منش ئیسرائیلم تێگەیشتی نابرا ئەوە درۆ لەگەڵ خەڵک دەکەن چکە فەڵتەی داوە محەممەد لە قورئانەکەی هاتوونە درۆ لەگەڵ مسلمانان دەکەن بۆ پینەوە پەڕۆکردنی برا ئەلا دۆمینە لەگەڵ شوێرەکەن بە کوردیەکەی ئەیچی دکتۆر جان دەزانیت یعنی من کاتێک و کە سەرەتا کە قورئانم دەخوێندەوە نوێژم دەکرد سوزدەم دەبرد بۆ ئەو ئەڵڵایە و هەموو شتێک یعنی بە چاوێکی ترسەوە قورئانم دەخوێندەوە ینی بەجددی هەروام دەزانی ینی بۆ خۆیەوە وام دەزانی ئێستاکە نازانم پەلەمارێک دەدرێم کاتێک و بە چاوی ڕەخ نەخوێندمەوە تێگەیشتم تەفاسیرەکانمانش خوێندەوە بەس من یەک ئاەتێک ئەوە ئەبینم هاوڕێیان کە لای بکەنەوە حەز دەکەم لەسەر سوورەتی نەجمە پێم وابێ ئەفەڕەئیتم اللات والعزى أفرأيتم اللات والمناة الثالثة الأخرى تلك غرانيق العلا إن شفاعتهن لترجى أما ميجوكي بوتي دقريتو بيش توزي جنابت آماجد بوكيد كوتت كابرا يعني كاك محمد بابلين محمد خوي لما ناحيم وهاتوا وكم مناهم بيجنا وبا إسلام لي كاتب بغي لحمد وهاتوا مناهم لجولكية شي دكا تفسيرك مناهم يعني الريك أوي كذا يخرجكم من الظلم إلى النور چونکە یەکین یەکشەیە گۆرانیەکی جوولەکە هەیە کە دەڵێ هێنی ماتۆف هما ناهیم یعنی ئەوە کە بەرەو ڕووناچی دەمان بە مەناهیمە نەک محەممەد هەموو شتێکی دزیوە یعنی لەناو کەعبەیە 360 بتی تێبوو لە دەوری کەعبە بتانە سیرکە لە بۆی تێکەڵ نەکەین لە دەوری کەعبە 360 بت هەبووە بەڵام هوبەل کە الله ئەکبەر بوو پێیان وتی الله ئەکبەر بتی سەرەکی بووە ئیلاه القەمەر بووە خداوەندیمان لەناو کەعبە بووە بەڵێ یعنی کاتێک و کە محەممەد بێ ئومێد دەبێ بەڕاستی لەو داوەیە کە هەیەی بە ناوی پێغەمبەرایەتیەوەمەوە تەمەشا دەکات لە حەقی نایە هەڵدەسێت دەگەڕێتەوە دەچێت ئەوانی کە دوای کەوتبوون دەچێتە بەرامبەر ئەو سێ بتە ڕادەوەستێت يعني هەڕێک دەڵێ ئەفەڕئیتم اللات والعزى والمناة الأخرى تلك الغرانيق إن شفاعتهن لترجى شفاعتیان دەیخوا ئەڵێ هەموویان دەچنە سوزدەوە گشتیان دەچنە سوزدەوە لە پشتی تەنها دوو کەس لە پشتی ئەبوو تەنها دوو کەس نەبێ بە تەمەن تۆزە خۆڵ دەینن سەریان وەلیدی کوڕی مغیرە وەلیدی کوڕی مغیرە کە زۆر تەنگەقاوی دەبێت ناتوانێت تەنانەت ئەگەر ڕێگا بە من بدەی یەکشت تەنانەت ئەو موسڵمانانەی کەوا کۆچیان کردو بۆ حەبەشە هەواڵەکە دەبیستن دڵن خلاف نەما لە نێوان موسڵمانان لەگەڵ موشریکەکان هەم زۆربیان دەگەڕێنەوە کاتێک دەبینن وەزعەکە ئەوانیە ئەنجا لێرە یەک شتێکی دیکایە دکتۆرجان بمبەخشە حەزەکەم تۆ ماندوو نەبیت من هەندێ یارمەتی بکەم بەجددی ماندووی بەچاوان فەرموو داێمان ناخۆم باوکە عەزیزی منی دکتۆر ئەزانم زۆر ماندووی بەجددی ینی بەدەست ئەو شەعبەوە دکتۆر مفەسرینی ئیسلام دەبنە دوو بەشەوە بەشێکیان دەڵێن ئەوە شەیتان پێی کردووە باشە قورئان هەر خۆی وڵامی ئەو کەسانە دەداتەوە
ئەڵێ وما ئەرسلنا نبي ولا يعني بیکەمە کوردیەکەی لە یادم نەماوە زۆر کۆن کرد بەڵە ئەڵێ من پێغەمبەرێک لە سوڕەتی حەج ئاەتی 52 ئاماژەی پێ دەکا بەڵێ ئەسبابی نزولەکەی وا دەڵێ ئەسبابی نزول يعني دیاری دەرخەکەش دیارە دەقەکە دیارە یعنی خۆی اعتراف دەکات لە دەقەکەی دەڵێتن ئێمە هیچ پێغەمبەرێک یا پێیان نێرێکمان نەناردووە ئەگەر هات و خۆزگەیەکی هەبوو بێت شەیطان وتەی نەخست بێتە سەر زمانیەوە ئەوەی شەیطان خستێ سەر زمانتەوە ئەوە ئێمە نەسکی دەکەین لە شوێنی لە ئاەتی خۆمان دادنین وە کار بە ئاەتەکانی خۆمان دەکەین و ئەڵڵا توانایی هەیە بەسەر هەموو شتێکدا بەڵێ ئەوە ئەسبابی نزولیشی هەیە وڵە باشە دکتۆر بەڕای تۆ ئەوە لەوێوە نەتزراوە کاتێک و عیسا کە شەیطان دەیبات تاقی دەکاتەوە دەیباتە بیابان دوای دێنێ لەسەر سواندی پەرزگا دایدەنا ئەڵێگە تۆ کوڕی خوای فەرمو خۆت فڕدە خوارەوە سێ تاقیکردنەوەی دەکات شەیطان سێ تاقیکردنەوەی مەسیح دەکات من پێم وایە مەوضوعەکە لای محەممەد شتێشترا محەممەد بانگ دەکەن دەڵێن دەتکەین بە مەلیک ژنی جوانت دەدەینێ ئەو درۆ گەورە محەممەد دەڵێ ئەگەر خۆر لە دەستە ڕاستم بێ و مانگ لە دەستە چەپم بێ من قوبولی ناکەم ئەوە نییە ئەلسەز گوایە مەوضوعەکە ئەوە نییە چونکە بە جۆرە اعترافاتی محەممەد شەیطانێکی هەبوو بەردەوام وەک دەڵێت تەشقەڵی بە محەممەد کردووە لە کاتی نوێشکردن و هەتاوەکو دوایی تەنانەت محەممەد دواتر شەیطانەکەی خۆی دەکاتە موسڵمان صحیح بوخاری پێمان دەڵێ دەڵێن ئەی پێغەمبەری ئەڵڵا تۆ شەیطانت هەیە دەڵێ بەڵێ ولكن أعانني ربي حتى أسلم وما يأمرني إلا بالخير دەڵێ ئەڵڵا پشت و پشتیوانی کردم تاوەکو شەیطانەکەم بوو بە موسڵمان و فەرمانم پێناکە تەنها بە باشە نەبێ محەممەد شەیطانەکەی خۆی دەکات بە موسڵمان لە فترەی مەدینە شەیطان موسڵمان بۆ تەسەوڕکە بەڵێ دکتۆر من ئەم جێڕانەوانە و ئەم فەرموودە و ئەم شتان نازانی وەکوچی بە یەک نوکتێک حەزەکەمەگە بوارم بدەیوە بەچیان فەرموو دەڵێ شێخێک دانیشتووە لەناو دیوەخان یعنی با بڵێن ئیتر مەلایە موفتیە چیە باس دەکا باس لە حەڵاڵ و حرام دەکا ئەڵێ ڕۆژێک سێ کەس چوونە ماڵی پادشایەک کۆمەڵێ هینیان دزی زێڕ و زی و ئەم شتانە نایەنە سەر کەرەکەەوە ڕۆیشتن چوونە سەر شاخەکە لەسەر شاخەکە ئەڵێ یەکێکیان وتی بۆ نایەک ئەم کابرایە بکوژین بۆ ئەوەی دابەشی دوانی بکەین نەکسیان کابرا گوێی لێیە بەهەرحاڵ کابرا هەڵەچێ هەردووچیان دەکوژێ هەردووچیان دەکوژێ یعنی کەواتە کابرا تێگەیشت ئەڵێ هەرچیان دەکوژێت و ڕەشمەی کەرەکەداتە بانشانێەوە دەڕوا بە سەر شاخەکەی دەڕوا پای هەڵەخلیسیە پای هەڵخسیە کردە خوارەوە یعنی بە هەرچێکیان بردن ئەڵێ کەرەکە گەڕایەوە کە ماڵ حەڵاڵ ناڕوە کەرەکە گەڕایەوە بۆ ماڵ پاشا ئەڵێ یەکێکە ساوتی یا شێخ زەحمەت نەبێت چی ئەمەی جێڕایەوە بۆت مەصدەری مەوزوعەکەش یعنی کەرەکە جێڕایەوە یەکەر قسە دەکات ئاخر لە هەر سەردەمێکە ئینسانی زیرەکە بووە تۆ پێش ڕۆژێ وتم دۆمینە لەگەڵ چۆرکردن خۆشە یعنی ئەو خەڵکە بەجددی یعنی خۆی لە تەوراتە دەڵێ خوداکانیان ئەڵێ چاویان هەیە بەڵام نابینن دەمیان هەیە بەڵام نایەنە گۆ ئاخر کاکە جان تۆ باوەڕ بە شتێک یعنی چۆن یعنی تۆ لە هەموو سەردەمێکە ئینسانی زیرەکە بۆ یەکێک لەوانە کە لە سەردەمی محەممەدە کابرای جوولەکە هاتە بەرامبەر محەممەد وتی یعنی تۆ چووی بۆ ئیسرا و مەعراج تۆ فڕیت وتی بەڵێ وتی زەحمەت نەبێ هەسە سەر پێ هەسایە سەر پێ وتی قاچێکت بەرزۆکە قاچێکی بەرزۆ کردی قاچەکەی دیکەش بەرزۆکەوتی کاکە بەرەوە بم ئەوتی تۆ چۆنی فڕیت کاکە قڕیشەکان لە قڕیشەکان بەڵام ئاماژیان بە چیرۆکە جیایە کاکە ئەگەر دقەی تریش بۆ تۆش کە من کاتم نەما حەزەکەم ئەجینا زیاتر قسە بکردایە بەڵا دکتۆر یەک نوکتەیە دیکە باسەکەم با تۆ هاوڕێیانش پێ بکەن فەرموو بە کورتی بە چاوان من ئەیسلمێنم بەو نوکتەی دەیسلمێنم کە موسڵمان کە نوێژەکان لە ترسا نوێژ دەکات یعنی ئەگە بەراورد بکەین سلمان تریش نایە هەمووشیان لە ترسا بەڵێ جەهل و ترسا دەڵێ کابرایەکە بوو بەڵێ ئاخر لە ترسا نابێ لە ترسا یعنی مەسەلەن لە ئەنجیلا شتێکی جوانی هەیە ئەڵێ خوداپەرستی ئەگەر بە قەناعەتەوە بێ سوودی دەبێ بەڵام ئەوەیە بە قەناعەتەوە نیە لە ترسایە بۆ سیرکە شتێکمە بەجیاکەینەوە ڕاستەکەی ڕاستە ئاینی مەسیحی وەکو ئاین ناوی هاتیە بەڵام لە بنەڕەتدا ئاینیە طریقە ڕێگای ژیانە بۆ نمونە مەسیح خۆی دەڵێ ئەنە الطریق ئەنە الحەق من ڕێگام من حەقم وە سیرکە تەنها قوساتی ئاینیان نییە برا
یعنی مەسیحی توقوساتیان نییە مەوزوعی دەستنوێژ و نوێژکردن لە کاتی دیاریکرا و سوزدە و ڕکوع و هەتا بە ڕۆژوو بوون وەکو فەرز بوونی نییە و ئەو شتە قۆڕانە هەر هیچیان نییە ئەسڵا هەر هیچی بوونی نییە تەریقەیەکە وەکو بوودا چۆن بوودا بۆ نمونە ڕێگای ژیانە لە هەمان حاڵەتدا من دەبینەوە تەنانەت ڕێنمایەکانیشان لێک نزیکن هەردووچیان بەڵام فەرموو بەردەوام بە فەرموو وەڵا دکتۆر ئەوەیە دەڵێ کابرایەک هەبوو هەر کوڕی دەبوو دەمرد کچی دەژیان حەزی کرد بووە مەراق لە دڵی چۆ لای مەلای مزگەوتەکە وتی بامۆستا کوڕم دەبێ نامێنێ ئەمری وتی کوڕم بڕۆ ناوی بنە محەممەد بە حیاتی نامرێ ناوی نا محەممەد 3 ڕۆژی پێ و 4 ڕۆژ پێچوون مرد گەڕایوتی مامۆستا مەرد وتی ناوی بنە عەلی ناوی نا عەلی هەر مرد وتی ناوی بنە عوسمان ئەبوو بەکر وتی گەڕایەوە وتی مامۆستا پێغەمبەرمە ئەوتی ناوی لێ بنە ئەڵڵا چونکە وتی ناوی ئەنەم ئەڵڵا وتی کوڕم چۆن ناوێنی ئەڵڵا وتی ئاخە من لە قورئانە بیستمە ئین الله حی لا يموت وتی بەڵکو کوڕەکەی منش نەمرێ باشە وتی کوڕ هەرحاڵ ئەمە ماڵی لە تەنیش مزگەوتەکەوەیە کابرایی کە کوڕی دەمرێ ئیتر ئەڵڵا گەورە بوو گەیشتە کۆلێج و ئەمانە ژنشی بۆی مارە کرد وتی کۆلێجەکە تەواوکەی بیگوازەوە وتی ڕۆژێ مەلا دەبێ چۆن دڵی دانشوە یەکێ دەستنوێژ هەڵەگرێت لە هینەکە لە مزگەوتەکە یەکێک لە دەرەوە هاوارەکە چییە باوک کوڕەکەی باوک ئەڵێ باوکە ڕۆ ئەڵڵا مرد باوکە ڕۆ ئەڵڵا مرد کابراش دانشوە بۆ سەرمایە دەستنوێژ هەڵەگرێ ئەشتە دوو لای وتی باوکە ڕۆ ئەڵڵا مرد وتی کابراایەک سەر کرد بەخوا چاک لەم گەوادیە نەجاتم لەو گەوادی یعنی کەواتە لە ترسا نوێژی کرد بەو سەرمایە کاکە نابێ بترسی نا من تەورات و قورئانم خوێندوتەوە یعنی تەورات و ئینجیل ئەمانە گشتی ڕۆژێ لەگەڵ برادێکم زۆر مسلمانانە بوو لەسەر سیارەکە دامنابوو ئاها لەسەر بان سەق سیارەکە هەر لە خۆی وای کەوتی ئێمە نازانم بۆ خۆفی لە لای من نییە یعنی قورئانەکە خۆفی هەیە ئەگە بە چاوی خۆفەوە نا بە چاوی ترسەوە نا بە چاوی ڕەخنەگرانەش نا بە چاوی حەقیقەت بینی ڕۆبی خوێنەوە کاکە هەموو شتێ بخوێنەوە کتێبێک نانایە کتێبێکەیە 23 ساڵ پێغەمبەرایەتی با خەڵکی بڕۆ ئەوە بخوێنێتەوە با بچێ کتێبەکەی ڕوحی شاد بێ پرۆفیسۆر دکتۆر جەمال لەبەسکاڵەیە کوردانی سەرگەردان و برا موسڵمانەکانیان دەبڕەوە بخوێنەوە دەبی خوێنەوە کاکە تۆ بەدوای ملەتێکی نەخوێندەوارین کاکەوە حاصل زۆر سپاس بۆ بەشداری چکە وەبزان بەڕێژی ترما وەری بگرم پێشوی کۆتای حەزم دەکرد زیاتر قسە بکەی بەڵام کاتی دای من درەنگە پێ خۆشحاڵ من دەرەچم خۆم دەرەچم خۆش بێ زۆر سپاس دەکەم دەی زۆر دەی سەرچاو خۆشحاڵ سەرچاو هەر بژی سامان دوا کەسە با قسە بکە سلام کاکتۆر سەرچاو هەربژی چۆنی هەواڵ چۆنە سپاس دەکەم بەڕێزی دەستخۆش ئەم بابەتە زۆر گرنگە کاکتۆر مەسەلەی شەرفرۆشتنی ئیسلام بە جوولەکانی مەدینە ئەگەر پێشنیارێکم کاکتۆر ئەگەر توانیت مەسە هەشت شەڕێک هەزارێ باش شەڕێک بکەیت نیازم هەیە پێشتریش ئاماژەم پێکرد گوتم باسی دەتوانم زۆربەی زۆری دەکەم ئەو سەرایە و ئەو هینانەی محەممەد بەڵێ ئاجا کاکتۆر بە تایبەتی دەرحەق بە یەهودیەکان هیچ مبەڕەکی نەبووە بۆم لەگە قوڕیش تا ڕادێک دەتوانین بێ قەومەکەی خۆی دەریان کرد و ئەوەی کرد بەس یەهودیەکان داماوانە هەر هیچیان لەگەڵ نەکرد بوو تەنها دوو سەبەب هەیە سەبەبی بڕوان پێ نەهینا سەبەب یەکەم سەبەبی دووەم دەوڵەمەند بووینە دوایە کاکتۆر قورئان زۆر بەوازحی باز دەکا کە هۆکاری ئەوەی ینی جیهاد لەگەڵ یەهود قاتلوا الذين لا يؤمنون بالله ولا باليوم الآخر ولا يدينون دين الحق من أهل الكتاب يعني ناري قاتلوا الذين خانوا ونيا حساباتك كيف باسكا البته عمل لسنوية كبروان بيج قالوا يهود زانيو يعني محمد پیغمبري دروزنو لپرتوکان ئاماژە بەشتیوانەکرا و پێغەمبەرێکی عەرەب دێ لەبەرەو ئیمانی پێ نهێنا ئەوچکە ئەگەر هاتوو لە پەرتوکان بڵێ پێغەمبەرێکی عەرەب دێتن و کاکات خەڵک دەترسێ لە خوا ئیمانی پێدەینی دەڵێ کاک ئەوت لە پەرتوکەمان هەیە و پێغەمبەرە و ئیمانی پێدەین تاوازانی یانە محەممەد پێغەمبەرێکی درۆزنا زانیتە بزەبت
دوای کاکتۆر یەک لە سیفەتەکانی یەهود بەڕاستی ینی یەهود زۆر چاواشە کرا لە لای مسلمان ینی 1400 ساڵە مەلایەکان شێخەکان سمعە یەهودیان بردێکەوە خاینترین قەومن ینی دایمە هەمیشە خەریکی فتنەنە بەس لە ئەساس دای لێ بکۆڵیەوە هیچ هەمووی درۆیە هەمووی درۆی قسانە دەکەن ینی سیر کە لەو هەموو شەڕی بەرەمبەر یەهود نەمزانی لە یەک شەڕ یەهودی هێرش کات سەر بووە هەتا قورئان خۆی وە دەڵێ کاکە لە سوڕەتی الحەشر دەڵێ یەهودیەکان حیزەڵۆکن جورئەتیان تێدا نیە هێرش بکەنە سەر هیچ کەس تەنها دیفاعی دەکەن خۆی بۆ دەڵێ خۆی بۆ دەڵێ ڕازەکەی ئاەتەکە بزەبت لەبەر نییە وا بزەم دەڵێ إلا في صلاسهم ويك دقيقة إلا في صياصهم آياتك دۆزمەوە کە دەڵێ یەهودیەکان کاکە شەڕ ناکەن حیزەڵۆکن گەورەتری شاهێدە یەک دقە برا یەک دقە بابۆ دەدۆزمەوە یەک دقە ئێستاکە دەدۆزمەوە سوڕەت دای لێ بردنەکەم دەزانی کام ئاەتەوە نیە دەزانی من ئاماژە بە کامی دەکەم لە حەشرە وڵای دوو کەلیمە دەزانم دوو کەلیمە دەرە إلا في صياصهم يك دقيقة يك دقة تو قصد كتابكم در أوتا ها آياتي شواردي سورة الحشر لا يقاتلونكم جميعا واتا شري دست جمعيناكم شري روبروبونوا شرناكن شري روبروبونوا صبرا بر صبر وقل شركان يكون رويدا دا إلا في قرى محصنة تنها لشوراكان خويا نبيك خويا قائم بكن لشوراكان خويا لشوراكان خويا أو من وراء جدر يا لفش ديوار لبش ديوار كواتر دفاعية مو برقية مو دفاعية خو القرآن اعتراضك كاكا دفاعية اعتراضك كلاشنكوف يام بيوا شمش همو ضل دفاعية القرآن خوي لسورة الحشر يعني يا أوتا جاء قلت العنوان يا أوتا الله درودك يا أيوة درودك أن جاء في بطانا بلا هذا كاكتور حتى سيرة الروايات حتى سيرة الروايات ناتواني أو حالة إنكار كان أو صفة يهود كواهير الشاكل جابش سيرش اعتراف ذكاء بتشي سر مفسر كانش اماجي بيدا كان تلاقي بس مسلمان يدل جبان هيك شر روبروبونوا نكديو شر روبروبونوا كان تنها لبش إن كان خويان برجري لخويان ده كان هو ده إذا كاكتور مثلا بعض الشركاني بسيرة كبعض الشركان ده مثلا يكم ذلك قينقاع دوا بني نظير داري أسباب الحرب حمود بخير يكم زاد يكم شد وان دبين زولك خيانتي كرت زولك دفع مشركين كرت لو كلمة ذات هيس كامبينيا هيس جلازني قصية كاكتور إسام مثلا يكم شر لك زولك لا قينقاع بونيا بني كاكين كاك سامي عزيز من نامي بمسر أو شرانا شكبابتي من لسر خيبرة تركيز لسر خيبر بكري بوي ما خوي ببابتك دابنن هر وقتم لداهاتو محمد سرد سرايا وغزوي هبوا هول دلم دانا بدانا آماجي بيبكم بجوري أو سرشاو إسلامياني كواهنا جا أجر إما بين بابتك فرق فروق اللي بكينوا ولا بابتك درتشينو أجر بكري لتواتشوي بابت داب منيتو بلام شر يكم بلق قينقاع شر يام بيدا فروشي لدواي بل وسيدا محمد هرچن جار قريش كان لقال قريش كان شري كردوا باشا شكابي ياسر كوتوبه شي كردوا هيرشي كردوتا سر خيلشي يهود نمونه خيلشي لبدر سر دكوي هزي لبردز دادوي شر وقنيقا دفروشي اور در بدر يام لك لبدر شكز ديني سفاي بدستا بوتولا كردنوا بني نظير دردكا لخندق مشركان دينا سري هيج بهيج شر كشتارش يوتورونا لا هيرج دكاتا سر قريضه قتل انيان دكا لدواي حديبه دي بچي فتح حديبه ديوتن فتح مكه بكها بلا بيناك رجاي بينادن لا حديبه دغريتو يكسر دشي بو خيبر دكويت قتل عامي يهودي كان محمد ايشو كاركاني بردوام وابو برا كاتك برامبر بعرب شريشي كرديا يا صلحي كرديا شتي كر شو
خەڵکی کوشتنی بە فرسەتی زانیوە بەڵە بە فرسەتی بە فرسەت بەردەستدا بووە سوپای لە بەردەستدا بووە وتی بە قەتل عامیان با کاکتۆر زانیتی خێڵە یەهودیەکان دەوڵەمەند بووینە مەسەرەن حیواناتیان هەبوو و مەڕووماڵات و ئیتر بەساتینیان هەبوو بیستان و خورما ئەوروپا ئەمەژم پێخەمبەری ئەڵڵا تێرجۆ خواردن نەبوو جۆ خواردن تاوەکو فەتحی خەیبەری نەکرد برا ئاگام لێ بوو ڕازەکە ئەوەی باس کرد گوتت عایشە گوتی ئەلحەم گوتی ئێستا تێر خورما مەخوارد خورما و جۆ ینی چەند ڕسوا بوون ینی بەڕاستی زۆردا دەرێن ینی دەرێن مەسەن ئیسلام یان محەممەد وەکو هێتلەر بۆ بەس بەڕاستی لە هێتلەری شتێ پەڕادێ هێتلەر مرۆڤ بووە وەحاصل لەژێر پەیامێکی ئاسمانی ئەو کارێنە کردی مرۆڤێکی سایکۆپات بووە بەڵام کارەساتە تۆ لەژێر پەیامێکی ئاسمانی کاری لەو بابەتە خۆت پێ نوێنەری خوددا دەست بکەی بەو شتانە باشە زۆر سپاس بەرنامەکان کە بەژای دەکەم بڵ سپاس دەکەم هەربژی قوربانی تۆم زۆر بەڕێز کاتەی شاد باشە بەڕێزان وا بزانم لێرەدا کۆتایی بە کەسیش نەماوەدا بکە هیوادارم ئەو بابەتە سوودی هەبوو بێ لە بردنەکەم تۆزێک تەرکیزم هین بووە سوودی هەبوو بێ هەوڵ دەدەین قسە و باس بکەین سەبارەت بە ئەگەر نەشمان توانی هەمووی بەڵام زۆربەی زۆری غەزوو سەرایەکانی محەممەد نزیک بە 100 غەزوو سەرای ئەنجامداوە هەر هەمووشی شەڕی بە خەڵک فرۆشتیە لە پێناو بەدەستهێنانی نێوگەڵی ژنان واروە غەنیمە ئەمە طبیعاتی محەممەد بووە طبیعاتی پێغەمبەری عەرەب بووە هیوادارم بابەتەکە پلی هەبێ و تاوەکو بەرنامەیەکی تر هەموو کاتێکتان خۆشی و کامەرانی بێ هەر بژین